بەناوی خی گەورە و باڵادەست جوانترین سڵاویەمەدان پێشکەش ئازیزان و خۆشەویستانی پرۆگرامی پەیامی ڕۆژ خۆشحاڵ و بەختەوەرم کام ڕۆژ لەگەڵ هاوکارم جەلالاتینەوە خزمەتتان کە ئەمڕۆژ لا پرۆگرامی پەیامی ڕۆژدا کۆمەڵەیەک تەوەر و بڕگە و بابەتی نوێ و جیاوازمان ئامادەکرد بە هیوای ئەوەی کە تەواوی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆژمان جێگای سوود و ڕەزامەندیەوەی ئازیز و خۆشەویست بێت و بتوانن بە تەندروستێکی زۆر باشەوە تا کۆتایی بینەری پرۆگرامەکەمان. ئازیزان و خۆشەویستانی پەیامی ڕۆژ سڵاوی خی پەروەردگارتان لێبێت. تەوەری یەکەمی بەرنمەیەم ڕۆمان قسەکردنە لەسەر پەروەردەکردنی منداڵەکانمان بە دەستپاکی. هەرچەندە پێویستە لە هەموو بابەتەکانی تردا گرنگی با پەروەردە بدەین، بەڵام ئەمڕۆ لەسەر دەستپاکی دەوەستین بزانین چۆن منداڵەکانمان لەسەر دەستپاکی پەروەردە بکەین کە تەوەری یەکەمی پەیامی ڕۆژی ئەمڕۆمان دەبێت. تەوەری دووەمیش قسە لەسەر گرفتی کێڵگە پەلەوەریەکان و بەرز و نرزمی نرخی مریشک دەکەین کە دیار لە ئێستادا ڕووبۆری گرفت بوونەتەوە بەشێکی هۆکارەکەی بۆ بەرزبوونەوەی نرخی دۆلار دەگەڕێتەوە گرفتەکانیان. وەرواتە تەوەری سێمیش گرفتی خاوەن کارگەکانی بلۆک و چیمەتۆ لە سنوورەکانی ڕاپەڕینواتە لە قەڵات زێوڕانیە لێ نوێنەری کارگەکانمان لەگەڵا دەبێ بزانین گرفتەکانی ئەوان چین کە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا خۆپشاندان و ناڕزایەتیەکانیان سەری هەڵدابووە سازیان کردبوو. کامە سێتەوەری سەرەکی بەرنمەکەمان دەبێت لەگەڵ کۆمەڵێک ڤیتی یاخود ئەگەر زانیاری گرنگەکانی ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان هەبوو لە ڕێگەی پەیامنەرەکانمانەوە بۆتان دەگوازینەوە. وەڵای زانۆ کەمیشەش سەرەتا دەچینە لای ڕۆژی کەشوهای سەرجەم شار و شارچەکانی هەرێمی کوردستان.
لە چەند ڕۆژی ڕابردوودا لە قەزای سەی سادق مێرمنداڵێک یا تازە پێگەیشتووێک 125 گەڵا یا وەرەقە دەدۆزێتەوە کە جێگەی پرسیارە چۆن ئەم منداڵە لە کاتێکدا باڵانسی مۆبایلەکەی بەتاڵ دەبێ دەگەڕێ بە شوێن خاوەنی ئەم پارەیەدا بۆی بیدۆزێتەوە و تەسلیمی بکاتەوە لە بەرەوەی کە باوەڕی وایە ئەمە مافی ئەو نییە بیخۆیان بە جۆرە جۆرەکان ئەمە حرامە. با لەسەر ئەمە بوەستین لەسەرم هەڵوێستی ئەم منداڵە دەستپاچی ئەم منداڵە بوەستیم زانین چی وای کردووە کە ئەم منداڵە بەم شێوازە ئەم پارێ بگەڕێنێتەوە بۆ خاوەنەکەی و دەستی بۆ نەبات تەنانەت لە کاتێکدا کە خۆی فەقیر دەبێت خۆی هەژار دەبێت دەستکور دەبێت و ئەتوانم بڵێم کە سایی باوکیش بەسەریەوە نەبووە تا بڵین بە دیوێکی دیکەیە هەندێک لە فەراغەکانی ژیانی بۆ پڕکاتەوە واتە لە ڕوومادیەوە لە هەندێک ڕووی تریشەوە فەراغی زۆر بۆ بەڵام دوجار نەیتوانیوە دەستبا بۆ پارەیە کە هی ئەو نەبووە بۆیە دەتوانین بڵین مێرمنداڵێکی دەستپاک پەروەردەیەکی دەستپاکی کراوە. لەسەر ئەم تەوەرە دەوەستین بابزانی منداڵەکانمان چۆن لەسەر دەستپاکی پەروەردە بکەین. لەسەر ئەم بابەتەش لەگەڵ مامۆستا سەردار حسێن زانای ئاینی قسە و گفتوگۆی زیاتر دەکەین. مامۆستا گیان بەخێربێت. سپاس دەکەین یاخوا بەخێربێت. مامۆستاگەر لە هەڵوێست و لە ڕەفتاری ئەم منداڵەوە سیر بکەین 125 وەرەقە دەدۆزێتەوە کە ئەمڕۆکە 125 وەرەقە بە بەو معاشەی کە ئێستا هەیە ڕەنگە پاشەکەوتی 3 ساڵت نەبێت. منداڵێکم پارەیە دۆزێتەوە و دەیباتەوە بۆ خاوەنەکەی. ئەمە نیشانەی چییە و ئێمە چۆن منداڵەکانمان لەسەر ئەم جۆرە ڕەفتارە دەستپاکیانە پەروەردە بکەین. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله. دیارەکە جەلال خێزان بە تایبەتی ماڵی مسلمان و خێزانێکەوە بریتێ لە باوک و دایکێک و خوای گەورە مناڵیانەیەتێکە مناڵیش گەورەترین بەخشە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم هیچ باوکێک نییە هیچێک بەخشە بە مناڵەکەی چاکتر بێ لە فێرکردنی ئەخلاقی جوان و ئەدەبی جوان. دیارە ئەم حادیسەش کە ڕوویداوە لە سەی سادق دوو گەنجی بەڕێز کاکە بینەر و کاکە شکار کە هەردووکیان گەنجێکی تازە پێگەشت و نەوجەوانن بڵێن و پاشان ئەهلی مزگەوتن و لەگەڵ ئەوەیشا هەردووکیان باوکیان وفاتی کرد و منیان ناسم لە نزیکەوە. یەکیان کاکشەی سەردار کە الحەمدوللا زۆر ئیهتیمامی بە تربیەی مناڵەکانیدا و پاشان باوکیشیان کە دکتۆر بوو مامۆستا بوو دیارە پەروەردەیەکی تەندروست بوو. ئەوەی وای کرد لەم گەنجەی کە هەستکا بە مراقەبە و بەرپرسیارەتی بەشی گەورەی ئەگەڕێتەوە بۆ تربیەت یعنی پەروەردەکردنێکی تەندروست لەلایەن دایک و باوکەوە. پەروەردەیەکی تەندروست لەلایەن دایک و باوکەوە دیارە ئێمە سەری ئیسلامیشکن بە هەمان شێوە چون خوای گەورە بە مناڵە بەخشە بە ئینسان بە ئافرەتێک بە دژن و پیاوێک کە بە هیبە باسی ئەکا و بە قوڕەت و عیون باسێکا لە هەمان شێوەکو ئیمامی غەزالی دەفەرمێ مناڵ ئەمانەتە لە گردنی دایک و باوکایە ئەبێ بیپارێزن لە ڕووی فیتری و لە ڕووی کۆمەڵایەتی و لە ڕووی عەقیدە و دینیەوە. ئەگە سەیری قورئانیشکەین بە هەمان شێوە سەیری قورئان کەین خوای گەورە کە باسی لوقمانی حەکیمەکە ئامۆژگاری کوڕەکەیەکە یەکەم لە ڕووی عەقیدەیە یا بونەیە لا تشرك بالله إن الشرك لظلم عظيم فێری عەقیدەیەکی جوانیەکە. لە ڕووی ئیجتیماعیەوە فێری ئەکا لە ڕووی هەستکردن بە مراقەبەوە یا بونەیە إن تك مثقال حبة من خردل في صخرة أو في السماوات أو في الأرض يأتي بها الله. يعني ئامۆژگاری کوڕەکەیەکە بۆی هەموو دایک و باوکێک ئەگە پەروەردەیەکی تەندروست بۆ مناڵەکانیان بکەن بەو شێوەیە کە قورئانە فەرمێ ئەی کوڕی خۆشەویستم ئاگادار بە ئەگەرەک و مسقالە زەڕێک یا خەردەلێک کە ئیتر بە ئەجهیزەی گەورە نەبێ نابینرێ تۆ هەرچیەک بکەی ئەگەر لە نێو بەردێکا بیکەین لە ناخی بەردێکا بیکەی ئەگەر لە نێو لەسەر ئەم ئەرزە ئەنجامی بی ئەگەر لە ئاسمانەکە ئەنجامی بی کە ئێستا ئەجهیزەیە و تەیارە و شتانە هەر هەمووی خوای گەورەی هێنێتەوە بەرچاوت ئەیهێنێتەوە پێچاوت. بۆیە ئەم پەروەردە تەندروستیە دینیە لەلایەن دایک و باوکەوە و ئاکا ئەم گەنجە پێ بگا کە ئامادەیە کە پارێشی پێ نییە کە پارەی وەحدە موبایلی پێ نییە لە هەمان کاتا مەبلەغێکی زۆر ئەدۆزێتەوە کەسیش ئاگای لێ نییە تەلەفۆنەکەوەی گێڕێتەوە بۆ ساحێبەکەی. کەواتە دایک و باوک چۆن بۆ ئەرکە هەستن کە منداڵەکانیان دەستپاک دەرچن بە شێوازێکە بێ پەروەردە بکرێن و ڕابهێنرێن. دایک و باوک پەروەردەیەکی گرنگیان لە ئەستۆیە یعنی ئێستا ئینسان چۆن جاری وا هەیە محاسبەی مناڵەکەیەکە ئەگەر پەرداخێ بشکێنێ یاخود محاسبەی مناڵەکەیەکە ئەگەرەک و کەسابەتێکە ئێوارە هاتەوە زەرێرێکە پارەی چەندێ پیا کردووە یا محاسبەیەکە سیارێکی جوانی هەیە نایداتە دەسی لەبەرەوەی ئەڵێنەوە کۆ بشکێنێ یا شوختێکی تێکەوێ دوایی فرۆشم دائەبەزێ دێ ئەمە ئەولاترە بۆ دایک و باوک پەروەردەیەکی تەندروستی مناڵەکانیان کەن
چۆن ناتوانێت دڵی نایە سارەکەی با چۆن دڵی مناڵەکەی ئەخاتە هەنێ شوێنەوە یاخود وازی لێنە کە لە کاتێکا پێغەمبەر خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ کە دەم و ئێوارە و مەغریب هاو مناڵەکانتان بێن نەژوورەوە بۆی شەیطان دەسی لێنەوە شوێنێ یا شەیطان نەیبە ئەمە بۆی دایک و باو پەروەردەیەکی تەندروستی ئەم منداڵە بکەن لەسەر ئەو ئەساسە تەندروستی کە دین فێری ئەکا ماوەسە جاران هەندێک بنەما هەبوو دایک و باوکە زۆر لەسەری دەڕۆژ لەگەڵ منداڵەکانیان لەوەی کە سەلام لە خۆت گەورەتر دەبێت تۆ سەلامی لێ بکەی نابێت بە هیچ شازی بێڕێزی پێ بکەی اینجا درۆ بکەی زمانت دەبڕن وانە تەنانەت ڕازی نەبوو سەلاجەی ناو ماڵەکەی خۆشت تۆ بیکەیتەوە لە تۆ حەق نییە دەست بەوانە بەری ئەم جۆرە پەروەرداناس دەکەم ئەم جۆرە شێوازە پەروەردەکردنا وەستان لەسەر ئەم سیغانە ئێستا نەماوە کاڵ بووەتەوە دەرەنجامەکەی ئەمانە چیەوە چۆن بوو لە ڕابردوو لەسەر ئەم سیغانەیە دایک و باوک زۆرە وەستا بەڵێ کاتی خۆی فیترەتی ئینسان پاک بوو ئەم تەکنەلۆژیای کە ئێستا سۆسیال میدیای ئینتەرنێت و پاشان بە هەموو بەشەکانی ئینتەرنێت و مۆبایل و تەلەڤیزیۆن ئەمانە کەمتر بوو بۆیە پەروەردەی دایک و باوک شتێکی جوان بوو کە مناڵەکەی ڕۆیە دەرەوە ئەو بینم بۆی هەسکا کە دایک و باوکی ئاگای لێیەتی چیەکە ئەنجارەکو ئەگەر شتێکی بێنایەتەوە محاسبەی ئەکرد یا ئەگە درۆکەی زمانتە بڕم ئەمانە دەسەواژەیە بوون ئەم مناڵە پەروەردەیە بوو بەڵام ئەگە سیرکی ئێستا بەهۆی تەکنۆلۆژیاوە خراپتر بوو ئەگە سیرکەی کاتی خۆی ئەگەر ئێوارە مەغریبە هاو ماڵ درگاکەی داخست ئیتر دەرگای داخست ئەوە مناڵ هەمومان واین لە ماڵەوە و تەواویتر بەڵام ئێستا کە دەرگاکەش داخەی مرتاحنی جاران مرتاح لەبەرەوەی لەبەرەوەی تەکنۆلۆژیایەکی زۆر هەیە لە ڕێ ئینتەرنێت و مۆبایل و ئەمە بۆیە پێویستە لەسەر دایک و باوک بەو شێوەیە بڵێ مناڵەکانی پەروەردەکە هەستکەن بە مراقەبە کە ئەگەر لە ماڵیشۆ بوو سەرپەرشتیان بکەن کەواتە تۆ پێ دوایە مامۆستا کە ئەبێ مەفروزە دایک و باوک بە هەڕەشە مناڵەکانیان بدرسێن یاخودەوەی ئەتوانین بە شێوازێکی دیکە ڕایان بێنیت بە هەڕەشە زۆر جار مناڵ سەرکەوتوو نابێ زۆر جار مناڵ بە هەڕەشە سەرکەوتوو نابێ بەتایەتی مناڵی ئێستا وەکو مناڵی زوو نییە هەستێکی پاک و ئەوەی هەبێ ئێستا مناڵ لە تەمەنی تقریبا 6 ساڵی و کە چێتە پۆلیەک زۆر شتەزانێ بەهۆی ئەم تەکنۆلۆژیای کە هەیە و مۆبایلێکە باوک کە ئەمە بەشێکی هەڵەیە ئەکەوێتەوە سەر دایک و باوکە مۆبایلێکی مواسەفاتی بۆ کرێ ئەچێتە ژوورێکەوە فول ئەنتەرنێتی بۆ کاتەوە بۆیە بە هەڕەشە چارەسەر نابێ و تەجروبەش کراوە ئێستا ئەگە مناڵێ بە هەڕەشە چارەسەریکەی ئەڕواشتی تر هەیە پێشوازی لەکە لە ڕێکخراو هەیە لە کافتریا هەیە لە خەڵکی تر هەیە پێشوازی لێکە بۆیە دایک و باوک ئەگە بێ مناڵەکەی تەندروستێکی باشکە پێویستە چۆن حەز ئەکا ژیانێکی خۆی سەلامەت بێ جسمی سەلامەت بێ پارەی دەستکەوێ سیارە و شتەکەی ئەژیزەکانی سەلامەت بێ ئەبێت زیاتر هەستکە ئەم مناڵی کە ئەمانەتێکە پەروەردەی کە لەلایەن خۆیەوە یەک دووەمیش لەلایەن مامۆساوە کە ئێستا بە تایبەتی مزگەوتەکان مامۆسای ئاینی تایە ئەم کەسێک کە هەیە یاخود سنتەر و دەستگاکان وەکو دەستگای ڕۆشنبی نووری حیکمە و دەستگانەی تر کە هەیە ئیحتیمام بە پەروەردە دەدەن پێویست ئەم دایک و باوکە ئاوا سەیری مناڵەکانی کە بۆی سبەینێ ئەم منداڵە ببێتە ڕەحمەت کە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئەوە لە دین صالح يدعو له ئەم پیاوەی کە ئەمرێ ئەم دادەی کە ئەمرێ دایکی ئەمرێ یەکێک لەو چاکە و پاداشانە بۆ یەشێ مناڵێکی صالحە بەڵام ئەگەرکو نەتوانێت پەروەردەی کات پەروەردەیەکی تەندروست گوێ پێ نەدا بە ئارزوی خۆی مناڵ بڕوا بێتەوە سبەینێ لە جیاتەوەی بێتە ڕەحمە دەبێتە محنە دەبێتە مار و ئەژدیها بووی یعنی چەنەها باوکەیە لە قورئان بەرزۆکە مناڵەکەی خوای گەورەی لێ بسەنێ بۆ لەبەرەوەی لە ئەوڵۆ نەیتوانیوە پەروەردەیەکی تەندروستیکە دوایی بۆ خۆی گیرۆدەیە بێ زۆر باشماوەسا ڕۆڵی مزگەوت حوجرەکان سنتەر و ڕێکخراوەکان دەبێت چی بێ لە وەستان لەسەر دەستپاکی چونکە ئەمڕۆ ئەگەر منداڵێک بە دەستپاکی پەروەردە بکرێت تەحویلی جامیعە بدرێت فەرمەوە تا گەورەترین گرفتی ئێمە لە حکومڕانیان نەبوونی دەستێکی پاک و ئەمانەتدارە بەتەکید ئێمە ئەگە گەڕێنەوە بۆ ڕۆڵی مزگەوت دەبێت ئێستا لەم حادیسەی کە بووە لەم بەسەرهاتەی ئەم دوو گەنجە کە دەرز و عیبرەتی زۆرتیایە بۆ هەموو چین و توێژەکان لە پیاوان و لە ئافرەتان و لە کار بەدەستانەوە هەتاکو ڕئیسی وڵاتیش بۆیە لە وەزارەتی ئەوقاف بەتایبەتی لە دەستگاکانی ڕۆشنبیری کە ئیحتیمام زیاتر بە پەروەردە ئەدەن دەبێت دەرز زۆر گرن لەم دوو گەنجە کە بگەڕێنەوە بۆ پەروەردەی مزگەوت کێسا بەداخەوە مزگەوتەکان زیاتر دەرز و دەوریتیانماوە بەشێکی کە دوای نوێژەکان داخرێ ئەبێ حکومت بیر لەوە کاتوە سەر لە نوێ مزگەوتەکان واڵاکات چون ئەم دوو گەنجە پەروەردەی مزگەوت بوون ئەم دوو گەنجە پەروەردەی قورئان بوون ئەم دوو گەنجە لە شوێنێکی ترۆ نەهاتوون
کە سەریان کە ێگە سەری خۆشیان باسەکەن کە هەردووکیان تەلەبە بوون لە مزگەوتا بە تایبەتی کاکە بینەر کە تەلەبەیەک بووە لە مزگەوتا و دەرزوتە و تربیەی خوێندووە بۆیە مزگەوت دواکەم ئینسانێکی سەلامەت و ساغ بێ ئینسانێکی دەستپاکی بێ پاشان دایک و باوک فێریەکە هەستکردنە بە مراقەبەی خوای گەورە ئەگەرەکو لە هەر شوێنێکا بێ بۆی فێری ئەم دەستپاکیە بێ فێری ئەم ئەخلاقە جوانە بێت چونکە مەگەسەی ئەخلاقین کە پێغەمبەر خوا صلی الله علیه و سلم باسی ئەخلاقەکە ئەکو ئەحمە شوقیە فەرمێ ئەحمە شوقی کە دەڵێ هەر ئومەتێ هەر گەلوونەتەوەیەک هەر شارێک بە ئەخلاقەوە جوانە ئەگە ئەخلاقی تیانمە ئەخلاق یعنی بە معنای فراوانیەکەی بە معنای فراوانێک ئەگە ئەخلاقی تیانمە ئیتر بۆ خۆی هەمووی ڕوە بۆیە دەفەرمێ زانایان دەفەرمون ئەخلاق ئەگە لە ئینسان بکەیتۆ ڕەوشتە جوانەکان بە هەمووی خولق یعنی هەموو ڕەوشتە بەرزەکان ئەگە لەم ئینسانە بکەیتۆ چی مێنێتەوە بەس خوێنە مێنێتەوە لەگەڵ گۆشتە بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتێک کە باسەکە ئەفەرمێ ئینەما بوعیثت لئوتەمیمە مەکارم الأخلاق من هاتووم بۆ تەواوکەری هەموو ڕەوشتە جوانەکان ڕەوشتە جوانەکان لە هەستکردنە بە مراقەبەی خوا لە دەستپاکیە لە ئەمانەت پارێزیە کە ئەم دوو گەنجە بەڕێزە لەگەڵ دەستپاکیە ئەمانەتێکیش کەوتوتە دەستیان کە ئەمانەتێکە گەورەیە لەم کاتا بە تایبەتی پاراستویانە لە سدق و ڕاستگۆییە ئیتر لە گەنجێکۆ بیگرە هەتاکو ئەو کەسێک کە کار بەدەستە لەم وڵاتە هەموو ئەگەڕێتەوە بۆ ڕەوشبەرزی بە هەموو بەهاکانی و ئەوش لەکوێ فێرە بێ یەکەم دایک و باوک لە تربیەکی تەندروستەوە کە فێری ئەکا دووهەمیان لە مزگەوت و لای مامۆستای ئاینی و پاشان لەو دەرز و دەورەی کە لە سەنتەر و دەستگاکان ئاخوێنرێ کە ڕۆڵێکی گرنگیان هەیە کە دەبێ هەڵسن بە دروستکردنی تاگ لە بڵێن لە تەقلیدی و لەوەی کە گەنجێک فێرەکەی قورئان خوێنێ یا کۆمەڵێشتی پێڵی ئەبێ بێتە کردار لە قەول و لە قسەوە ئەم دەرزەی کە پێی ئەڵێ ڕنگ باتەوە وەکو ئەم دوو گەنجە کە ڕەنی دایەوە یعنی هەرەوە نەبوو بخوێنێ و بەیانی بشێ دەرزێ بخوێنێ و بێتەوە و محاسبە بکرێت کە چی لەبەرەیە لەبەری نییە و وانێکی پەروەردەیەک یا وانێکی قورئان یا وانێکی عەقیدەیی سیرەیەکی پێ وترێ بەڵکم دەبێ لە واقعی ژیانی خۆیان ڕنگ باتەوە وەکو ئێستا بەرهەمەکەی کە هەمومانی بین زۆر باش مامۆستا نەبوونی دەستپاکی لە هەندێک منداڵدا یاخود لە هەندێک گەنجدا ئەمە فیتراتە یاخود سروشتی ئەو کەسە و مناڵە خۆیەتی یاخود نەخێر ئەمە دەبێت پێوەستە بە پەروەردە و تربیەت لەلایەن دایک و باوک فیترەت نییە لەبەرەوەی پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم مناڵ بە پاکی لە دایکە بێ مناڵ بە پاکی لە دایکە بێ وەکو ابن جەزیر هەر دەفەرمێ کە مناڵ پاکە وەکو ئیمامی غەزالی بە هەمان شێوە فەرمێ مناڵ پاکە لە ڕووی جسم و لە ڕووی عەقڵ و لە ڕووی فکرەوە لە ڕووی دڵ و دەروونەوە مناڵێکی پاکە کە لە دایکە بێ بەڵام ئەکەوێتە کە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم ئەکەوێتە سەر ئەم دایک و باوکە ئەیگۆڕن لە تربیەتیانە ئەکەوێتە سەر تربیەتی دایک و باوک ئیتر بەرەو مەجوسیە بن بەرەو مەسیحیە بن بەرەو مسلمانیە بن بەرەو هەر ئەدیانێک و ئاین و ئاینزایەکە بن ئەکەوێتە سەر پەروەردەی دایک و باوک هەتا ئەو تەمەنەی کە ئەگاتە ڕشت و ئەم گەنجە کە گەوێتە گەنجێتی و بڵێن خاص و خراپ لە یەک ئەکاتەوە بۆیە فیترەت نییە دەستپاکی ئەوەیە کە بەشێکی لەوەچێ فیترە بەڵام بەشی زۆری ئەکەوێتە سەر دایک و باوک پەروەردەیەکی تەندروست ئەگینا مناڵی واش هەیە پەروەردە نەکراوە بە پەروەردەیەکی تەندروست بچێ بەلای هەچێکە هەڵێک دێ گوێ نادات بۆیە پەروەردەی دایک و باوک ئەساسە ئەم فیترەتی مناڵە ئەگۆڕێ بەرەو فیترەتێکی پاکتر و چاکتر زۆر باش مامۆستا ئێمە تا چۆن دەگرفتی نەبوونی دەستێکی ئەمانەت و پاکمان هەیە لە حکومڕانیدا و ئایا منداڵێک کە لەسەر دەستپاکی پەروەردەی بکەین تەنها ئەوەندەیە سبەینێ گەر $100 دۆزیەوە بیباتەوە بۆ خاوەنەکەی یاخود ئەمە سبەینێ کاریگەریەکەی لەسەر کۆمەلگادا چییە؟ خۆی ئەم واقعی کە ئێستا کە باسێکی کاریگەری گەورەی هەیە ئێستا من قەناعەتم وایە کاریگەری ئەم دوو گەنجەی کە 125 جۆرەقیان دۆزیەوە لەسەر زۆر گەنجی تریش هەیە و زۆر گەنجی تریش هەر بەو شێوە هەیە زۆر گەنجی تریش بەو شێوەیە شتیان دۆزیوێتەوە ئەوانە و کاریگەری لەسەر وڵاتیش هەیە ئەبێ بیشی بێ بە تایبەتی ئێستا کە لە وڵاتی ئەمەیە کێشە و گرفتی ئەم میلەتە کێشە و گرفتی ئەم وڵاتە نەبوونی کەسێکی دەستپاک و ئەمینە کە هەم سەرۆت و سامانی بخەیتە دەست و هەم عایلە و خەڵکی خۆتی بخەیتە دەست وانە بۆیە ئێستا گرفتی ئێمە ئەوەیە ئەو هەموو تەظاهوراتێک کە ئەگری ئەو هەموو ناڕازی کە دەرئەبڕێ ئەو هەموو بێتاقەتی کە خەڵک هەیە ژیانی ئێستای خەڵکە دروست بووە هەر هەموو ئەگەڕێتەوە بۆ نەبوونی دەستپاکی نەبوونی دەستپاکی لە کاربەدەست و لە حکومەت و لە هەموو بوارەکانی وڵات و ڕێخەری وڵاتە ئەو کاتە خراپی لێ پەیان نابێ
بۆیە ئەگەر ئەو پەروەردە تەندروستێژ نەبێت کە ئەم دوو گەنجی پەیدا کردووە لەوەچێک گەنجێکی تر پەروەردە بێت لەبەرەوەی پارەی پێ نییە لەبەرەوەی ڕئیس و کاربەدەستی وڵات دەستی پاک نییە ئەمیش چاولەوەکە شتێکی دەستکەوێ احتیاجە پێی هەڵی ئەگرێ پەنا بۆ شتی خراپە بە بۆیە زانان دەفرمون یعنی میلەت لەگەڵ کاربەدەست بێدین بوو میلەت بێدینە بێ کاربەدەست پارەخۆر بوو میلەت پارەخۆرە بێ کاربەدەست دەستی پاک نەبوو میلەت دوای لێدێ کاربەدەست دەگە حەزی لە شەهەوات و بینا و مڵکی دنیا بوو خەڵکەکەشی وە ئەڕۆ بۆیە تەسیری خۆی هەیە و ئەبێت تەسیریشی بێ کاربەدەستانیش چونکو مێساوەکو باسم کە خەڵک گیرۆدەی نەبوونی دەستێکی ئەمین و دەستپاکیە ئەگەڵ دەستپاکیە هەبێ لەوەچە نەک ئەو دوو گەنجە بەڕێزە گەنجەکانی تریش دەستیان واڵا بێ ئەگەرکو هەچێک دۆزنەوە نەیخەنە گیفانیان چونکم یەکەم هەست ئەکا بە مراقەبە دووهەمیش پەروەردەی ماڵۆ سێمیش پەروەردەی سەر و خۆیە کاربەدەست بەڵام کە بینە کاربەدەستەکەی دەستی پاک نییە کاربەدەستەکەی خیانەتەکە کاربەدەستەکەی ئەمین نییە تەسیرە کاتە گەنجەکانیش لە وڵاتەکەیە زۆر باش مامۆستا دیارە ئەمڕۆکەوە کاماژت پێکرد کە حکومڕانی لە هەرێمی کوردستانە بەدەست نەبوونی دەستێکی پاکەوە گیرۆدەیەم فەوزایە بووە بەڵام ئایا دەستپاکی تەنها لای منداڵانەوەیە کە پارەکە بدۆزێتەوە و بیباتەوە بۆ خاوەنەکەی یاخۆت نا شێوازی دیکەشی هەیە ڕەنگە سبەینێ ئەمانەتێکی پێ بسپێرێت و دەستی لەسەر ئەمانەتە پاک بێت چونکە ئێستا ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان دێکا بەرامبەر بە موچەخۆران پارەخۆی حکوومەت نییە ئەمانەتێکی خەڵکە لای حکوومەت سەرۆت و سامانی وڵات ئەمانەتێکی خەڵکە لای حکوومەت بەڵام دەستی پاک نییە لە ئەمانەتەکەیە کەواتە چۆن ئەم پەیامەش بدێنە مناڵەکانمان لەوەی کە مەرج نییە ئیلا شتێک بیدۆزنەوە دەستیان لی پاک بێت واتە لە ئەمانەداریش دەبێت دەست پاک بن بەڵێ جوانە ئێستا ئەم دوو گەنجەی کە بڵێن پارەیان دۆزیوێتەوە ئەمە دەست پاکیە کە گە دۆزیوانێتەوە بەڵام چی بکەین کەوا ئەم پارەی کە دۆزیوانێتەوە بیگەڕنەوە بۆ خاوەنی ئەوەیە کە ئینسان وەکو دین پێمانە فەرمەیەک و خوای گەوری لە قورئانە ئیشارەی پێیەکا کە بە ئینسان ئیماندارە فەرمێ بە خەڵکە فەرمێ کەوا ئەمانەتەکانتان گێڕنەوە بە هەمان شێوە بۆ لای کەسەکان ساحێبەکانیان بە هەمان شێوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یەکیان پەروەردەیەکی ئیمانی پەروەردەیەکی ئیمانی وا ئەکالم ئینسانە کە ئەمانەتەکەی کە لەسەریەتی معنی پارێگە دۆزێتەوە من دەفتەرێ دۆزمەوە جەناب یار کەسێکی تر بەشێکی دەستپاکیە کە من هەڵی ئەگرم وانە بەشێکی ئەوەیە من ئەم دەستپاکیە یاخود ئەم پارەی لامە بیپارێزم چونکم ئەمانەتە دۆزیمە تو تازە ئەمانەتە لای من ئەم میلەتێش بە هەمان شێوە سەرۆت و سامانی ئەم میلەتێش پارە و مڵکی ئەم میلەتێش موچەی ئەم میلەتێش هەرچێک لە ژیانی ئەم میلەتە هەیە لە خۆشی و لە گوزەرانی خەڵکو و لە پارە هەمووی ئەمانەتە لە گردنی ئەو کەسەی کە بەرپرسیارە ئەو کەسەی کە بەرپرسیارە ئەمانەتە بۆ یەکەم دەستی پاک بێ کە خیانەتی لێ نەکا لە دەستپیسی بێ و پاشان ئەبێم ئەمانەتێش پارێزێ بۆی نیشانەی ئیمانە قورئانە فەرمێ قەد ئەفلح المؤمنون کۆمەڵی ئاەت باسەکە کە ئیمانداران سەرفرازن یەکێک لەوانە کە پابندن بەوەی کە ئەمانەتەکانیان پارێزراوە ماوەسا هەندێک با بڵێن هاندان یا هەندێک پاسا و هەن کە ڕەنگە لە ناو گەنجان یا من مێر منداڵاندا ئەمە هەبێ بۆ نمونە گەر 250 دینار بدۆزێتەوە دەڵێ 250 دینار چییە بە شوێن خاوەنەکە یا دەگەڕیت دەبڕۆبی خۆتەوە یاخود دەڵێ گەر بۆ نمونە 100 گەڵای 125 گەڵای دۆزی بێتەوە دەڵێ ئەمە لە دەستی خۆتمە بدە چکە جارێکی تشتیوان نایەتەوە بەردەست و بیدۆزیتەوە بە 3 ساڵ ڕەنگە ئەم پارەیە پاشەکەوت نەجوان چۆن منداڵانمان لەم جۆرە تموحانە دوور بخەینەوە بڵێ وەکو باسمان کە سەرەتا ئەوەیە پەروەردەی مامۆسا پەروەردەی دایک و باوک پەروەردەی مامۆسا و پەروەردەی قوتابخانە ئەمانە هەمووی تەسیری هەیە و پەروەردەی ئیعلام تەسیری هەیە و پەروەردەی تاکیش هەر تاکی خۆمان تەسیری هەیە و بەتایبەتی دایک و باوک جاری وایە کە بەتایبەتی هاوڕێ تەسیرێکی باشی هەیە یعنی گەنجێکە دوو هاوڕێن جاری وایە $100 دۆزێتەوە گەنجیشیانە لە کوردەی بابی خۆینەوە چ ئەمە جارێتی دووبارە نەبێتەوە فرسەتێکە بۆمان ڕێکەوتووە بەڵام هاوڕێ چاک پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه و سلم لا تصاحب الا مؤمنا هاوڕێتی ئیلا مسلمان و ئیماندار نەبێ مەیکە بۆ لەبەرەوەی هاوڕێی باش ئەتوانین بڵێ سێ بەشێکیان وەکو نان و ئاو وایە دائیم پێویستت دائیم لەگەڵتایە چونکم پێویست پێیەتی بۆی ڕاست کاتەوە بۆی تووشی هەڵە نەبی وەکو ئەم دوو هاوڕێی کە هەردووکیان بەیەکەوە ئەتوانی یەکیان بی و تایدەی کاکەگیان با بەشیکەین وانە ئەمە تەسیری هاوڕەکان لەسەر یەکتری تەسیرێکی ئیجابی بوو و هاوڕێ هەیە وەکو دەرمان وایە هاکو عیلاج وایە هەنێک کات پێویستە ئامۆژگاریت کە هەنێک کاتیش پێویست نییە هاوڕێ وایش هەیە وەکو میکرۆب وایە ئەبێ بیبڕی بۆیە
منداڵێک کە پەروەردەیەکی تەندروست ئەکرێت جاری وای 250 دۆزێتەوە دەبێت دایک و باوک بزانێ مناڵێک هەیەتەوە لە باوە ئەوە هەزارم دۆزیەوە نەڵێ ئالیا دای بنێ یا بمەرێ یاخود قەیچێکە کەمەلەوە 250 بێ هیچ ناژیا لەوێک ساحێبی نێوانە بۆی لە شەرع بەشێکی یەکەوە ئەگەرکو ماڵی زایعی پێوترێ ئەم پارەی کە ئەدۆزێتەوە مادە مشکەیە $100 هەچەنێکە بێ ساڵە دابنرێ بانڵوازی بۆ بکرێ بۆ دەبەروی خەڵک فێری دەستپاکی بێ لەبەروی خەڵک کە هەرچێکی دۆزیەوە لە پارە و لەسەر سامان و هەرچێکی تر کە خراپ نەبێ دەبێت لە شەرع دای بنێ 1 ساڵ بانڵوازی بۆ بکە بە خەڵک بڵێ ئیعلانی کە بۆ ئەوە فەرمێ لەبەر ئەوەی ئەم کەسە تەماح پەیانەکە لەسەر ئەوە ئەگە تۆ 250 مناڵەکە هەڵی گرت و هێنایەوە بڵێ 250 هیچ نییە قەیچێکا بێ بنیشتەوەی بێ پسکیتی ئەم مناڵە وردە وردە ئەگەر دەفتەرێکیش دۆزێتەوە ئەگەر سبێنێ بووە کار بەدەستێکیش و تەأسیر دەکات وردە وردە گەورە بوو چونکو مناڵ لە نەخشا وەکو دەڵێ وەکو نەخژوایەک چۆن لە مناڵیا ئەی نەخشێنی ئیتی کە گەورە بوو لەسەری پێوەی دیارە بۆیە فێری ئەم دەستپاکێ بێت تەأسیرێ بێ بۆ گەورەتریش کەواتە مامۆستا پەروەردەکردنی دایک و باوک لەسەر مناڵ بۆی دەستپا پێ بێ ئەوەندەش گرنگی با بە هاوڕێکی بەڕێزە داماژت بۆەوە کرد هەندێک جار منداڵ لەلایەن دایک و باوکیەوە پەروەردەیەکی تەندروست دەکرێت کە دەستپاک بێ بەڵام دوجار هاوڕێکی کاریگەری خراپی لەسەر دەبێت بەلاڕێدا دەبات کەواتە ئەمە تەنها پێوەست نییە بە پەروەردەکردنی دایک و باوکە زۆر جار دایک و باوکێک دەبینی کە دەڵێ دایک و باوکێکی باش و ئەم منداڵی لێ بەرهەم هاتووە بەتاکید ئێمە نمونەشمان هەیە لە قورئانە نمونەمان لە قورئانە حەزرەتی نوح یەکێکە لە پێغەمبەران و ئولو العەزم و کوڕەکەی بە هەمان شێوە یاخیە بێلی هەم لەگەڵیان نابێ شوێنی ناکەوی ئیمان ناهێنێ و پاشان پێغەمبەرانیش خێزانەکانیان بە هەمان شێوە ئەمانە هەیە بەڵام دایک و باوک هەیە زۆر هەوڵەدا مناڵەکەی پەروەردەیەکی تەندروستەکە بەڵام کە چووە دەرەوە دەبێ ئاگادار بێ دایک و باوک باسم کە چۆن مراقبەی سیارەکە یەکا کوڕەکەی لێ خۆڕێ باتە بازار و سیارێکی مۆدیل بەرزەوەی هێنێتەوە سەیریەکە بزانێت کە بنزینی زۆر سەرف نەکرووە بزانێت کە شوختی تێ نەکرێنێک و بزانێت کە بردوو بۆ کوێ چۆن محاسبەیەکە کە ئێوارە هاتەوە لە دوکانیا لە شوێنەکە ئاخۆ چەندی پیاکرۆ پارە لە مەسایلی دنیاییە دەبێت ئاواش بزانێ هاوڕێکەی کێ یعنی ئەم کوڕی کە ئەم ماڵی کە کوڕەکانە چێتە دەرەوە یا کچەکانە چێتە دەرەوە چێتە زانکۆ ئەچێتە قوتابخانە لە کۆڵانایە لە گەڕەکانە هەتا لە مزگەوتیشە لە بەشە دەستگا ڕۆشنبیریەکانە کە ئەوەی کە دەرزی پەروەردەیی ئاینی تیاخێنێ دەبێت ئەم ماڵە بزانێ ئەم منداڵی هاوڕێتی کیەکە چونکم تەسیری هاوڕێ زۆر جار زیاترە لە دایک و باوک پەروەردەیەکی تەندروستێکە بەڵام کە ڕۆیشتە دەرەوە بە لاڕێیا ڕۆ بۆیە بەتاکی دوایە هاوڕێ ڕەفیق تەسیری گەورەی هەیە لەسەر هاوڕێکەی هەم لە ڕووی دەستپاکیەوە هەم لە ڕووی ئەخلاقی جوانەوە بە هەموو معناکانی هەم لە ڕووی ڕازگۆییەوە هەم لە ڕووی ئەمانەت پارێزیەوە هاوڕێ واشەی ئینسان بەرەو هەڵدێرە بە کاتێزانی کارا کوڕەکەی لە دەست دەرچوو بۆ لە بەروی محاسبەی نەکردووە هاوڕێتی کەسێکی کردو گوێ نەئاوەتێ شەو ڕۆژ بە یەکەوە بوون ئیتنەی پرسیوە ئەم گەنجە کە هاوڕێی کوڕەکەی منە یا ئەم کچە هاوڕێی کچەکەی منە لە زانکۆ لە شوێنەکانە پرسیاری بۆ نەکردو پرسیاری بۆ نەکردو کاتێزانی دوای پەشیمانی لە دوایە بەس تازەکە لە دەست دەرچوو بەڵام لە ئێسا و ئەساسە بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا سەردار حسێن زانایانی زۆر سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ دەستان خۆش بێ ئازان و خۆشەویستان ناوبڕێکی کورت وەردەگرین و پێتان دەگەینەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. برنجی سروشتی شیمال لەسەر خواست و داوای زۆری هاوڵاتیانی خۆشەویست دوای گەڕان و هەوڵێکی زۆر لە باشترین کێڵگەکانی وڵاتی ئێران ئەم جارە برنجی سروشتی شیمال باشترین و خۆشترین برنجی دەنەکخڕی شەژمانگەی دەرەجەیەکی ئێرانی بۆ ئێوە هێناوتە کوردستان. ئەم برنجە دەنەکخڕا باشترین و بەتانترین برنجی گردەی کێڵگەکانی ئێرانە. ئێمە کێڵگە بە کێڵگە گەڕاوین بۆ ئەوی باشترین برنجی سروشتی و بەتام و خۆش بۆ ئێوە بدۆزینەوە. بە چاڵتوکی لە جوتیارەکانمان کڕی و خۆمان کڕەمان کردووە تاوەکو دڵنیا بینەوە لە پاکی و پوختی برنجەکەمان. ئەم برنجە پڕ ڤیتامین و کانزای سروشتیە بەبێ مادەی کیمیایی و پارێزەرە. لەگەڵ ئەم برنجە هیچ خەمی بەرزبوونەوەی شەکرە و کۆڵەسترۆڵت نەبێت چونکە برنجێکی ئۆرگانیکە و پڕە لە مادە و کانزای سوود بەخش. هەروەها ئەگەر تەنیا برنجی سروشتی شیمال بخۆی هیچ خەمت نەبێ قەڵەوت ناکە. تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە بۆیە برنجێک بخۆن لە سەرچاوەکەی دڵنیا بن. بە باشترین کواڵەتی دەستمان پێکرد و وەک هەمیشە باشترین بەرهەم پێشکەش دەکەین.
کارگەی هەڵاڵە بە ئەزمموی 12 ساڵی ڕابردوو لە دروستکردنی بوتڵی غازی ماڵان کە ئێستا لە تەواوی کوردستاندا بوونی هەیە بەردەوامە لە خزمەتکردن و ئێستا هاوشێوەی کارەکەمان تەمکی غازی LPG بە هەموو قەبارەکانیەوە بە باشترین کواڵەتی و ستانداردی ئەوروپی لە ژێر چاودێری کواڵەتی کۆنتترۆلی حکوومەتی هەرێم و کۆمپانیایەکی تایبەت بە چێککردنەوەی تانچەکان لە ڕووی کواڵەتی و دانانی ئەکسسواراتی ئیتاڵی بەردەوامە لە بەرهەمهێنان. ئێستا هاوڵاتیان و هاوردەکاران دەتوانن بێ دوودڵی تەمکی غازی هەڵاڵا بەکار بهێنن کە گرنتی 100% لەگەڵە بۆ ماوەی 10 ساڵ وەک هەمیشە لە هەرزانی نرخ و باشی کواڵەتیدا بێ ڕکابەرین. کۆمپانیای هەڵاڵا باشترین جۆر سەلامەتی هەمیشەیی. ئەم قڕاناوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە. ئەم چەشناوی باریە حەزی لە چپسی نینیە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە. هەر جوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی. نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە. گوشاری نینی تامێکی لە یاد نەکراو. ڕووناکی کامێرا ئاکشن. زام چێکی شێف مەحموود. هەرە بەختەوەرێم چەند دڵخۆشم کە شێفم شێف مەحموود شێفێکی بەناوبانگێم بە بێرنجی مەحموود بە بێرنجی مەحموود هەر لە سفرە و خوانی ماوان هەتاکو سەر سفرەی سەیرە برنجی مەحموودی لەگەڵە هەر خۆزیەکەمی مەحموودیان هەرە برنجی مەحموود شان لە شانێ نادرێ لە تام و بۆن و بەرامە چون خۆم و ئێوەش دەزانن برنجی مەحموود یەکەمە هەرە برنجی مەحموود برنجی مەحموود یەکەمە هەرە برنجی مەحموود. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. بەڵێ بینەرانی عزیز تەوەری دووەمان باز لە گرفتی کێڵگە پەلەوەریەکان و بەرزونزمی نرخی مریژ دەکەین. بەردەوەی بچینە لای میوانەکەمان و گفتوگۆ لەسەرم تەورەمان بکەین دەچینە لای ئەزلایڤێکی هاوکارمان ڕامیار عوسمان فەرموون با پێکەوە بینەربین. بەڵێ سڵاوتان لێبێت ئێمە ئێستا لە یەکێک لە کێڵگە پەلەوەریەکانین لە سنووری شاری سلێمانی لە مێرگەپان دیارە لەسەر ئەو گرفتەی کە خاوەن کێڵگە پەلەوەریەکان هەیەە بە تایبەت لەسەر گرانبوونی ئەو پێداویستیانەی بۆ بڵێ مریشک بەکاری دێنن وەکو ئەڵەف و ئاو کارەبا و کۆمەڵێک بابەتی تر ینی ئەو یاداشتەی کە هەیەیان بووە بۆ ڕاگەاندەکان نادوێنە کۆمەڵێک داواکاری و گلەیان هەیە کە من دەمەوێت زیاتر لە زاری خۆیانەوە گلەیەکان بگەێنم. ئێستا لە یەکێک لە کێڵگە پەلەوەریەکانین دەچینە ژوورەوە لەگەڵ یەکێک لە خاوەن گەڵگە پەلەوەریەکان دەمەوێت قسە بکەم زانین گرفتەکانیان چین و ئەو کێشانەی کە هەیەە چین. کاک سەڵای سڵاو لێبێ باشی زۆر سپاس. ئەو گرفتانی کە ئێوە هەتانەوە کۆمەڵی کێڵگە پەلەوەریەکان یانی چین بۆچی ئێستا نرخی مریشک دەوترێت کە 2160 دینار لەسەر ئێواکەوێت پێشتر چەند بوو ئێستا بۆ ئەم ینی نرخە بەرز بۆتەوە لەسەر ئێوە زیاتر کەوتووە؟ ئەمە هۆکاری سەرەکی بەرزبوونەوەی نرخی دۆلارە ئەو وای کردووە کە نرخی هەموو شتەکان لەسەر ئەمە گران بۆ ئێمە ینی تەنها حرەسەکانمانە کە دۆلاریان نایێنێ ئەژنا مەسروفاتی ئێمە جوچکە بە دۆلارایی کڕی علەفە بە دۆلارایی کڕی لقاحات و دەرمان و ڤیتامیناتە هەمووی هەر بە دۆلاری کڕی دۆلارەکەش خۆ دەزانین هەموو 100 دۆلارێک 25,000 چۆتە سەر 20,000 چۆتە سەر عفوان 20,000 چۆتە سەر هەموو دۆلارە هەموو دەفتەرێک 2,5 ملیۆن چۆتە سەر
هەموو دەفتەرە دۆلارە 2 میلیۆنی چۆتە سەر ئەگەر قاعەیەک تۆزە گەورە بێ مصرفی زیاد بێت دەفتەر بێت لەو دەفتەرە 25 میلیۆن دینار مصرفی زیادی کردووە کەم وەخت ێستا حبقاع بتوانێت 25 میلیۆن دینار ئیسفادە بکات لەوەش بێکە مەگەر ئەڵڵاهومە بۆی ڕێبگەی ژناشتیوا زۆر ئێوە لە زەرەران یا لە قازانجان هەمومان لە زەرەران ئەی نییە بڵێ لە زەرەرانیم جارێک خاستە ئێستا ئەگەر کەسێک وەجبەکەی هەلاکاتی زۆر بێ و تەلەفی زۆر بووبێ ئەوە زەرەرێکی زۆر زیاتری شەکە ئەگەر خەڵکێک وەجبەکەی زۆر تەبیعی و نۆرمال بوو بێ ئەویش هەر لە زەرەرە یعنی یەکێک کەسێک نییە بڵێ لە زەرەرانی باشە ینی بەرزبوونەوەی دۆلار وای کردووە ینی ئێوە ئەو شتانەی کە بۆ ینی کێڵگەپەلەوەریەکەتان سەرورە بیکڕن ینی چییە ئەو شتانێکە ئێوە زیاتر بۆ بەخێوکردن یا گەورەکردن ملیشکانە بەکاریان ئێمە علەفەکە هەمووی هەر بە دۆلاری کڕین جوشکەکە خۆی هەر بە دۆلاری کڕین لوقاحاتە هەر بە دۆلارایی کڕین ڤیتامیناتە هەر بە دۆلارایی کڕین ئەگەر خوانە خواستە ئەنتیبایۆتیکێکی پێویست بە دەرمان و عیلاج هەر بە دۆلارایی کڕین ینی سوتەمەنی هەر هەمووی گران بووە ئەوژاڵە بەهۆی بەرزبوونەوەی نرخی دۆلارەوە گازە گران بۆ مۆلیدێمە جارێ ئەم سنوورەی ئێمە بامەش باسکەین لێرەوە لە هیچ شوێنێک ئێم شارێ ئەشتیوانی ئێمە ڕۆژنە ڕۆژە سەر محاویلەمان ڕۆژێک کێشەی کارە باشانە کێشەی کارەبایی ئەم فیدەرە پێکە پێ وترە فیدەری 200ەوە پەیوەندیمان بە هەموو لایەنە پەیوەندیدارەکانی کارەباوە کردووە ئاخر جوابیان وتون هەڵێ بێت تا 6 مانگکە سەبرکەن ڕۆژنا ڕۆژێک سەر محاویلەمانە هیچ شوێنێکیم شارەشتیوانیە ئێستا ینی داواکاریتان چییە چیتان بۆ بکرێ بە تایبەت حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان وە پێمان پەیوەندی بە کشتتاڵی شوێت چیتان بۆ بکرێ ینی بۆی کە کێشەکانە بۆ چارەسەر چیمان بۆ بکرێت لەم ڕۆ ئەمە خۆی زۆر دەمێکە بڕیار دەرچووە کە گۆشتی مریشکی بەست و قەدەغەیە بەڵام هەریەت مارکێتەکان پڕە لەم دووسێ ڕۆژا وەزیری بەڕێز وەزیری زراعی حکوومەتی عراقی بڕیاری دەرکرد بۆ قەدەغەکردنی پارچەکانی مریشە کە پێشترەوە ڕێپێدرا بوو ئەگەر ئەمانە جێبەجێ بچێتە بواری جێبەجێکردنەوە نێڵن جارێککە ئەو پارچانە بێت ئەوە مریشکی بەستونێت پارچەکانی نێت بۆ ئێمە تا ڕادێ باشترە لە بەرازیلەوە مریشکێ گەگاتە ئێرە لەمەی من هەرزانترەکەی خێرە من تێ ناگەم ینی ئەمە نازام ئەم مریشکە لەوانێ لە لای خۆی دەجارژێک سپایر بوو بێ ئەی هێنە لێرە دەرخواردی ئەمەیە ئەگەر نابێت تۆ لە بازارەکان باڵێ ئەوە حکوومەت خۆی هەچی وەزارەتی ناوخۆیە کە سزن و شوێنەکانی سەر بە وەزارەتی ناوخۆ مریشکی بەسوو بەکارێنن وەزارەتی تەندروستی خەستخانەکان هەر مریشکی بەسوو بەکارێنن نان بەرهەمە ناوخۆکەی خۆمان سەرف بکەن حتا من ئەم شەو لە کۆمنتێکا بۆ بەڕێز وەزیری کوشتتوکاڵی خۆمان بێگەرخان بۆم نووسیوە داواتان لێکن بە سەوازێک بۆشتی بەستوو بێنن مریشکی بەستوو بێنن وەرن بەرهەمی ناوخۆ سەرف بکەن داوا لە وەزارەتی ناوخۆ پێشمەرگە و ئەمانە بکەن کە وەزارەتی تەندروستیش مریشکی بەسوو بەکارنێن با مریشکی خۆمان بەکاربێن با مەزەرێکی گەورە دابنێن با هەر بیان بە کۆمپانیایەک ئێستا مەمنونە بێ مەزەرێکی هەر شارە و مەزەرێکی گەورەی بۆ دابنێت تەوزیعی کاتەوە بەسەر دوکاندارە بەسەر بۆ وەکالەت بیا بە خەستەخانەکان وەکیلی هەبێ وەڵحاڵ هەموو جومگەکان ئەتوانێت شەریکێکی گەورە بێت کۆمپانیایەک مەزەرێکی گەورەدا بمەزرێنێ لە ڕێی ئەم مەزەرێ هەم پاک و تەمیزیە هەم ئەو کاتە ئەو پەڕوڕی خۆڵە و ئەوانش کە تەلەف ئەکرێ و فرێدرێ و پیس و پۆخڵێکی زۆرە شەریکە هەیە هەمووی بەکارێنێتەوە بۆ پرۆتین و بۆ بابەتی شتیکە بەکارێتەوە هیچی فرە نادرێ و کاتە ئەگەر شەریکێکی گەورەی باش بێت هەمووی بەکارێنرێتەوە بۆ جارێکە پیس و پۆخڵێکەش لە کۆڵ خەڵکە بێتەوە هەتا لەوانە بڵم بۆ نەخۆشیش بۆ ئێمە ئیسفادە هەیە بۆ جادەبانێ ئاڕۆی پیکاب لە قەراغزادەکەەوە ساوە مریشکی سەر بڕی و پەڕ و ڕیخۆڵە و هەموو هێنێ لە نزیکی حاویەکە فڕی ئەیە تۆش لێەوە ڕێ بە لایڕۆی ئەگەر ڤایرۆسێکی پێوە بە سارەکەی تۆ شوێتەوە بۆ قاعەکە ئەمانە هەمووی گرفتن بۆ ئێمە بەهی شێوەیە حکوومەت ئاوری لە ئێمە ناوتەوە کە ئێستا مریشک کیلۆی 1800 دینار و 750 دینارە خەتای حکوومەتە کە ئەبێ بە 3000 دینار هەر خەتای حکوومەت ئەم قسەی من ئەرشیف بکەن کە بوو بە 3000 دینار جارێکە وەرنەوە مقابلە بکەن لەو وەختەیە خەتاکەی حکوومەتتان پێڵەمەوە کە بۆ خەتای حکوومەتە بووە بە 3000 ئەو کاتە با خەڵک لێ لە خاوەن قاعە نەکا من ئێستا بێم بە 700 دینار خواخوامە 4 ڕۆژی کە بێ بە 3000 و بێم بە 3000 زەرەری ئەمەی پێ پڕکەمەوە بەس ئەگەر حکوومەت تەداخولکە ئەو کاتە وا نابێ ئەو کاتە گەر حکوومەت سیعرێکم بۆ دیاری بکە
ئەگەر من سعرەکەم دیاری کراوە بێ وەجبەکەم واوەژبەیەکیش خراپ بوو نەخۆشی مەبوو وەجبێ دواتر حەقم بۆ کاتۆ ئینشەڵا زەرەرەکەم بۆ پڕەکاتەوە مستەمر لە زەرەرا نابوو لە پڕێکا وە قارچەکە هەڵتۆقی و لە ساڵێکە وەکو قاچاقچەکە ئەڵێ ساڵێک بۆ تۆ یەکجار بۆ ئێمە وامان لاتەوە بەدەست مریشکەوە ساڵێکە ئەگەر وەجبەیەکە بەنسی بێوانی کەیتر واو لەیەکە مەمرۆمەژی وەکو ئین پێژی تو تاو یعنی ئەوە نییە بێجگە لەو هەموو هیلاکێ زۆرەی کە ئێمە لەگەڵا هیلاکە بین کاک سەردار بەڵێ ئەوەی کە من قسەم کردووە لەگەڵ زۆربەی خاوەن کێڵگەکان ینی داواکاریان ئەوەیە لە ئێستادا مریشکی بەستوو لە سنوورەکانەوە قەدەغە بکرێ و بە هیچ جۆرێک مریشک لە سنوورەکانەوە نیەتە نێو هەرێمی کوردستان بۆی کە هەم بتوانن ئەوان بە نرخێکی کەمتر ئەو مریشکانە کە مریشکی نێوخۆین بیخەنە بازاڕەکانەوە لە هەمان کادا بە نرخێکی کەمتر لەگەڵەوەشە ینی لەگەڵ بەرزبوونەوەی نرخی دۆلار ینی ئەو تەسیرە زۆرەی نەبێ و کاریگەری زۆرەی نەبێ لەسەر ئەوان بۆیە چەند جارێک ئەوەی کە پێشتر من قسەم لەگەڵیانە کردووە لەگەڵ وەزارەتی کشتتواڵە دانیشتن قسەیان کردووە تا ئێستا نەگەیشتونە دەرەنجامێک بۆ ئەوەی کە ڕێگری بکە لە ئاودەکردنی مریشکی بەستوو لە سنوورەکان و ژمارەیەکی زۆر لە کێڵگە پەلەوەریەکانیش پێشتر گربوونیان ئەنجام داوە ناڕەزاییان هەبووە و داواکاریان هەبووە لە حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی کشتتوا بۆی کە گوێ لە داواکاریەکانیان بگرن بەڵام پێی زانیاریەکانی ئێمە تاوەکو ئێستا گرفتەکانیان چارەسەر نەکراوە و وەکو خۆی ماوە بۆیە داواکارن لە ئێستا دەکە نرخی دۆلار شوێکی بەرچاو بەرز بۆتەوە نزیکەی 2160 دینار مریشک لەسەر خۆیانەکەوێن لە ئێستا هیچ نەبێ ئەو بڕیارە جێبەجێ بکرێن مریشکی دەرەوە قەدەغە بکرێ بۆی کە بتوان ئەوان ئیسفادەیەکی زیاتر لە بەرهەمەکانیان بکەن بەڵێ بەڵێ بینەرانی عزیز لە بڕگەی پەیامنێرمان ئیدریس محەممەد لە هەولێرەوە وەردەگرین ئیدریس سڵاوی خوای گەورەت لێبێ و ئەم کاتت باش گرنگترین زانیاری و کار و چالاکیەکانی ئەمڕۆی هەولێر چین فەرمونون بۆمان بخەیتەوە سڵاوی خواتان لێبێ شێداخان سڵاوی خوا لە کاک جەلالی هاوکارش بەڵێ زانیاریەکانی ئەمڕۆ سەر لە بەیانی ئەمڕۆ باوکی بەڕێز مامۆستا عەبدولسات مەجید بەهۆی نەخۆشیەوە کۆچی دوایی کرد کە ماوەیەک بوو بەدەست نەخۆشیەوە دەیناڵان بەڵێ وا بڕیار بوو وەکو زانیاریشی تری ڕۆژ وا بڕیار بوو لێژنەی باڵای کۆڕۆنا 16 مانگی 1 واتە 16 ئەم مانگە کۆبنەوە بکات بەڵام کۆبنەوەی خۆی پێش خستووە لەبارەی خوێندنەوە کۆبنەوەکە دەکات و ڕەوشی خوێندن لە هەرێمی کوردستان دەخاتە ڕوو دەخاتە بەرنامەکاری کۆبوونەوەکەیان و بڕیار لە خوێندنی ئەم ساڵیان دەدەن لێژنەی باڵای کۆڕۆنا لە ماوەی ڕابردوودا کۆمەڵێک بڕیاری دەرکرد بوو کەوا لە ترسی ڤایرۆسی کۆڕۆنای ناتوانن پرۆسەی خوێندن دەست پێ بکەنەوە لەلایەکی تریشەوە بەشێک مامۆستایانی سنووری سلێمانی و ناوچەکانی تر دەیانوت بەهۆی نەخۆشی کۆڕۆناوە نیە بەهۆی ئەوەیەکەوە موچە ناتوانرێت لە کاتی خۆی دابەش بکرێ بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان ناتوانێت بڕیاریکردنەوەی قوتابخانەکان بدە ئەگەنە لە خواروی عێراق و ناوەڕاست خواروی عێراق پرۆسەی خوێندن دەستی پێکردوتەوە هیچ کێشەیەکیان نییە بەڵێ ئەمڕۆ لە شاری هەولێر پێشانگایەکی نێودەوڵەتی بۆ پەلەوەر دەکرێتەوە ئاواتە ئامادەکاری دەکرێت بۆ کردنەوەی پێشانگایەکی نێودەوڵەتی پەلەوەری کەوا لە هەفتەی داهاتوو ئەم پێشانگایە دەکرێتەوە لە 16 ئەم مانگە بۆ جۆرەکانی پەلەوەر لە هەرێمی کوردستان و ئەو پەلەوەرانەی کەوا دەگمەنن لەم پێشانگایە دەخرێنە ڕوو و بەپێی ئەو زانیارانی کەوا ئێمە هەمانە لە ئێستادا ئامادەکاریەکان دەکرێن تاوەکو ئەم پێشانگایە لە بۆ هەفتەی داهاتوو ئامادە بکرێ و بەڕێگەی خۆپارێزیەوە لە ڤایرۆسی کۆڕۆنا وە هاوڵاتیان تایدا بەشداری بکەن بەڵێ ئەمە بەشێک بوو لە زانیارەکانی ڕۆژ لە شاری هەولێر شێداخان بەڵێ زۆر سپاس بۆ پەیامنێرمان ئیدریس محەممەد سپاس بۆ زانیاریەکانن بەڵای زان هەر لە بڕگەی پەیامنێران دەچمە لای پەیامنێرمان ڕامیار سڵاوی خوای گەورەت لێ بۆ زانیاریەکان لای تۆ چین فەرموو بەڵێ شەیدا سڵاوی خواتان لێ بێبێنیتان باش دیارە ئەمڕۆ ئەنجومەنی خانمانی ناڕازی لە شاری سلێمانی و شار و شارۆچکانی تریش ئەمڕۆ لە بەردەم باخی گشتی لە شاری سلێمانی گردبوونەیەکی ناڕازایی ئەنجام داوە دیارە ینی کۆمەڵێک داواکاری و
خواستیان هەیە لە بەتەبەت لە حکوومەت یاریمی کوردستان و وەزارەتی پەروەردە و خوێندنی باڵا بۆ باشکردنی دۆخی مامۆستایان دیارە خۆپیشاندانەکەیان ژمارەیەک لێرە دەستی پێکردووە هەڵبەتە ژمارەکەیان هەندە زۆر نییە چونکە دەمێت لێیان پرسم بسانم ینی بۆچی بانگوازێکی ینی نزیکە یەک هەفتەیان کردووە بەڵام وەکو پێویست مامۆستایان ئێستا نهاتوونێتە ئێرەوەی کات لە وێنەکان بیبینن یەکێک لە مامۆستای ناڕازیم لەگەڵا کە لە شاری کەرکووکەوە هاتووە لە ئەنجومەنی مامۆستای ناڕازی کەرکووک بزانین داواکاریان چێ مامۆستا سڵاو لێبێت ئەگەر بیتە شوێنەکەی من ڕووبکەیتە کامێرە داواکاری ئێوە چی ئەمڕۆ تۆ لە کەرکووکیشەوە هاتی وەکو مامۆستای ناڕازی ئەگەر پێمان بڵێ بۆ چیە داواکاری خۆی مامۆستای ناڕازی بە تایبەت لەسەر موچە کۆبنەوە هەڵوێستیان هەر تەنها موچەیە بەڵام من وەک خۆم مامۆستا سەیران تەنها موچەم ناوێ هەموو داواکاریەکانم لە موچە کۆ نەبووەتەوە مرۆڤ لە کوردستانە ئینسانیەتی لەدەست داوە جا ئەگەر بکرێ شۆڕشی ژن ئەبوو گەورەتر بێ لە شۆڕشی پیاو بەتەما بووم ئمڕۆ من ژنی سلەیمانی ئازاتر و بەتواناترن لە ژنی کەرکووک خانمانی کەرکووک بەتەما بووم ژمارەیەکی زۆر لێرە بێ خۆشەرت نییە هەر مامۆستا دەرچێ حەقی خۆی داواکە لە موچە ئێمە پێش ماوەیەک نیوە شۆڕشێک هەڵگیرسا لێرە چەنەها گەنجی تیاچوو بەدەست زوڵم و ستەمی دەسەڵاتی زۆنی سەوز ئەبوو دایکی شەهیدەکان لێرە بن دایکی ئەوانی کە شەقیان لێدرا خۆ ئەویش ئەوانەیش خانمن بۆچی خانمان تەنها مامۆستان ئەیتونی توێژەکانی ترچین ئەوانش خانم نین بەڵێ بۆ ینی ژمارەیەکی کەم هاتەوەی کەم بزانم نزیکەی هەفتەیە کە بانگەوازی بۆ یەکرێت بەڵام وەکو پێی زەبیتر مامۆستا نهاتەوە کارەکەی چێ بەڕای وڵای ئیتر بێ هەڵوێستیە ئەگەر لێرە بێت بێ هەڵوێستی و بێ هیواییە بەڵام بەعام لە کەرکووک بوونی خانم و پیاویش لەسەر جادە زۆر کەمە هیوا لە دەستدانە ساردبوونەوەیە تەمەڵیە هۆکار زۆرە بە کورتی پێیامتان چی ئێستا ئێوە پێیامتان بە کورتی من هیچ گلەیم لە حکومەت نییە هیچ گلەیم لە دەسەڵات نییە گلەیم تەنها لە میلەتی کووردە خاکیە فرۆشێ بێ هەڵوێستە موچەی لێ ئەبڕێ قوتی لێ بڕێ بێ هەڵوێستە ئیتر خۆ قابیان دەسەڵاتی وای هەر میلەتی وەک ئێمەی قابیلە میلەتی وەک ئێمەش هەر تەنها دەسەڵاتی وای قابیلە خۆش بە زۆر سپاس دەستخۆش بەڵێ ینی ئەوەی کە دەبینن ژمارەیەک لە خانمانن لە ئەنجومەنی ناڕازی خانمان لێرەکەن ئەنجامدا لە بەردەم باشگشتی بە کۆمەڵێک وتافیان هەیە بەڵێ زۆر سپاس بۆ پەیامنەرمان ڕامێر عوسمان سپاس بۆ زانیاریەکانت ئازان و خۆشەویستان تۆری دووەمی پەیامی ڕۆژ قسەکردنە لەسەر گرفتی شێڵگە پەلەوەریەکان و بەرزبوونەوە نزمبوونەوەی نرخی مریشک بزانین کامانە و زیانانی کە بەر خاوەن کێڵگە پەلەوەریەکان کەوتون لەسەر ئەم بابەتە لەگەڵ خاوەنێکێک لە کێڵگە پەلەوەریەکان بەڕێز نازم عەبدوڵڵا قسە و گفتوگۆی زیاتر دەکەین کاک نازم زۆر سپاس بۆ دەرفەتەوە لەوێ دەست پێ بکەم نرخی کیلۆیەک مریشک ئەمڕۆ لای ئێوە بە چەند دەچێتە دەرەوە لە بازار بە چەند نەفرۆشرێ و نرخی یەک کیلۆش چەندێک تێچوویەتی بۆ ئێوە بەناوی خۆی گەورە زۆر سپاس بۆ ئێوە بۆ بینەرانی ئازیز لە ڕاستیدا ئێمە لەم کاتەدا هەر کیلۆیەک مریشک 2160 دینار لەسەر خۆمانەکەوێ بە کەمیشەوە حسابمان کردو لە هەمان کاتدا ئێستا شەوی ڕابردوو بە 1950 دینار چۆتە بازارەوە ئەمەش زەرەر و زیانەکە بۆ خاوەن پرۆژەکان ئێمە جەناب دەزانی 3 ساڵە هاوارەکەین لە ڕاگەیانەکانەوە لە رادیۆ لە سایتەکانەوە حکوومەتی هەرێمی کوردستان بێتە سەرخەت نرخێکمان بۆ دیاریکا بۆی لەسەر هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش گران نەبێ ئێمە هەموو ڕۆژە لە زەرەر و زیاندا نەبین کاک نازم هۆکاری ئەم ناجێگیری نرخی مریش چیت ینی لە کاتێکە هەندێک جار ئەوەندەدا دەبەزێکێتەوە هەرزان دەبێ هەندێک جاریش نرخەکەی دەچێتە سەر هۆکاری ئەمە بۆ چیە گەڕێنەوە ئەمە پەیوەندی هەیە بە زۆری مریشکەوە لە هەرێمی کوردستاندا لە ڕاستیدا ئەگە بڵم لە هەرێمی کوردستان مریشک ئێمە 5 میلیۆن نەفرین لە هەموو هەرێمی کوردستاندا بەڵام ئەتوانم بڵم بەشی 15-20 میلیۆن نەفرمان مریشک هەیە لە هەرێمی کوردستاندا لە جاری وایە وای لێدێ مەسەلەن مریشک زۆر هەرزانە بێ خاوەن پرۆژە تێناکاتەوە تووشی زەرەر و زیانە بێ ئێستا لە هەمان کاتدا خاوەن پرۆژە هەوڵەدا جووشک نەکاتە ناو هۆڵی پەلەوەرەکەی و بۆی تووشی زەرەر و زیان نەبێت جەنابیش دەزانی زەرەر و زیانی پرۆژە زۆر قورسەواتە دەواجین ئەو خاوەن پرۆژە لەوانەیە تەحاملی جارێک زەرەر دوو جار زەرەر بێگە بێ بە 3 جار زەرەر ئەبێ هۆڵەکەی دابخابچێتە ماڵەوە ئەمەش هەر
خەتای حکوومەتی هەرێمی کوردستانە لەبەروی پلانێکی ئەو تۆی نەبوو بم پرۆژانە جناب دەزانی ئەم کەرتی پەلەوەرە لە سەرانسەری عێراقدا تاکەکەرتە کە پێشکەوتنێکی زۆر باشی بەخۆیەوە بینیوە جگەل لەوەش ئێمە هەلی کارمان ڕەخساندۆ بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەتوانم بڵم 500-600 هزار نفر هەلی کارمان بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان ڕەخساندۆ بۆ نمونە ئێمە لەوانەیە پرۆژەمان هەبێ پرۆژەکەی منی دووسێ عایلە بێ کرێکارە معمەلی علەفە کرێکارەکەیەتی مهندیسەکەیەتی مەقفەزی جوچکە دکتۆرەکەیەتی کرێکارەکانێتی مهندیسەکەیەتی دکتۆری ڤەیتەرنەریە ئەوی لەژێر دەستی داعیژەکە چەندین دوکانی بە هەزاران دوکانی مریشکمان هەیە لە هەرێمی کوردستاندا جوملە چییە سایەقە سەکنەکەیەتی واتە ئێمە ئەتوانم بڵێم لە هەرێمی کوردستان 500-600 هزار نفر هەلی کارمان ڕەخساندۆ بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئومێد ئەکەم ئەم پرۆژانەی ئێمە دانەخرێن بۆی ئەو هاوڵاتیانەش بێئیژ نەبن حکومت ئەبێ زۆر باش لەوە تێبگاوە لەوە باش بزانێ کە ئێمە ئەو هەلی کارەمان ڕەخساندۆ ئەگە بێت و ئێمە دەرگای هۆڵەکانمان داخین ئەمەش دیسانەوە بارگرانێکی ترەبێ بۆ حکوومەتی هەرێمی کوردستان لەوانێت جادەی لێ بگرێت داوای هەلیکاری لێ بکە زۆر بەداخەوە لە 2014 شەوە تا ئەم دقیقە من قسە لەگەڵ بەڕێز تاکەم حکوومەتی هەرێمی کوردستان ئامادە نەبووە 250 هاوکاری خاوەن پرۆژە بکات. زۆر باشەکە نازم بۆچی خاوەن کێڵگە پەلەوەریەکان ئەوەندە جوچکە بەرهەم دێنن تا دوجار زیانی لێ بکەوێتەوە زەرەر بکەن ئازانی چۆنە بەڕێزم ئەمەش خەتای حکوومەتی هەرێمی کوردستان ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان پلانێکی جوانی هەبێ خۆی حکوومەتی هەرێمی کوردستان ئەزانێ ئێمە ئەم هەموو پرۆژەمان هەیە لە هەرێمی کوردستاندا بۆ ئیجازەی ترەدا بە خەڵکی تر پرۆژە دەربێنە لە بەرچی هۆکارەکەی چێ سەبەبەکەی ئەیش تووشی زەرە دوزیان بێ خۆ حکومەت ئەوانە زۆر باش زانە ئەمە خەتای حکوومەتی هەرێمی کوردستان یان حکوومەتی هەرێمی کوردستان ئەتوانێ 2 مانگ و نیو 3 مانگ جارێک سەرەدا بنێ بڵێ وەرە فڵان کەس تۆ ئەمە سەرەی خۆتە لەو موعیدە لەو تاریخدا تێکەوە ئەگەر پێشتر تێکەوە دەفتەرە دۆلار غراماگەم کەس تی ناکاتەوە ئەو کاتێکە زەبت و ڕەبتێکەوێ بەڵام ئەمە بێپلانی حکوومەتی هەرێمی کوردستانە لە ڕاستیدا ئێوە خۆتان ناتوان ئەو هەماهەنگە لە نێوان خۆتاندا دروست بکەم بۆی ئاگاداری یەکتر بن ناتوانین لەبەرەوەی پرۆژە زۆرە پرۆژە لە کەلار و کفریەوە تا دووهۆک و زاخۆ هەیە ئەم هەموو ئیتیفاق و ئەمە هەمووی نەچۆن نەکرێت ناکرێ بەڕێمە ئیلا ئەما بێ پلانێکی حکوومەتی هەرێمی کوردستان بێ زۆر بە جوانی بێتە سەر خەت ئەم کەرتە بەس ڕێخستنەوەیەکێوێ بەڵام هەر خاوەن کێڵگەیە دەتوانێت لە سنوور و لە ناوچەی خۆیان ئەم هەماهەنگە دروست بکاتەوە هەموو زیانەت بەرنەکەسە بۆ نمونەی ئەوە لە سنووری پارێزگای سلێمانی چەند خاوەن کێڵگەی پەلەوەرن ئەتوان لە ناو خۆتاندا هەماهەنگی بکەن کە ئەوەندە جوچکە بەرهەم نەهێن بۆەوەی ئەوەندە زیانتان بەرنەکەوێت و دوجاریش بەرهەمەکەتان لە بازار بەستا ئەمەشیانە هەر نابێ ئەزانی بۆ چکە هۆکار هەیە هۆکارەکە ئەوەی لەوانەیە بڵم لە 130 بۆ 125 خاوەن پرۆژەکان بە ئیجاریان گرتووە ئەوەی کە پرۆژەکەشی بە ئیجار کردو خواخوایەتی وەجبێک زیاتر تێبکە وەجبێک زەرە دەکاڵە ئەم وەجبەی ئیسیفادە دەکەم وەجبەی دووەم زەرە دەکاڵە ئەم وەجبەی ئیسیفادە بکەم واتە سەریشیان لە خاوەن پرۆژە ئەسڵەکان شێواندۆ ناکرێت ئیلا بێ بە پلانێکی حکوومەتی هەرێمی کوردستان بێ ئەگە بێت و حکوومەتی هەرێمی کوردستان پلانێکی جوان و تۆکمەی هەبێ ئەم کەرتە زیاتر بەرەو پێشەواچێ خەڵکیش تووشی زەرە دوزیان نابێت زۆر باشە کاک نەزم ئێستا بابزانین گرفتەکانی ئێوەیە لەم قۆناغەیە کە دۆلار بەرز بووەتەوە هیچ کاریگەریکی لەسەر گرفتەکانی گرفتەکانتان بە داقیقی لەکوێن لایکێن برای عزیزم جەناب دەزانی چیلۆیە مریشک لە پێشەوەی گەڵا بەرز بێتەوە 2000 دینار ئێمە چەندین بەرنامەمان کردو لەم کەناڵە جوانەی ئێوە 2000 دینار لەسەر خاوەن پرۆژەکان کەوتووە نێزەکەی 2 مانگە ئێمە هاوارەکەین 1 تەن علەف 6 دلار بۆ 50 دلار گرام بووە کەسنی ئەم معمەل ئەلەفانە کۆکاتەوە بڵێ هۆکارەکەی چییە سەبەب چییە هەموو جوشکێک 15-20 سانت گرام بووە باشە کاکە غازە گرام بووە گازە گرام بووە دەرمان و ڤیتامین و ڤاکسێنە گرام بووە ئێمە تەنانەت ئەوەی کە بە دینار لە سەرمانە حرەسەکەمانە هیچی تر نییە باشە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ نایەتە پێشەوە ئەم معمەل ئەلەفانە کۆکاتەوە بڵێ هۆکارەکەی چییە ئێوە ئەم موادانەتان گران کردو یعنی ئێمەش داواکارین لە حکوومەت دەتوانێت ئەوە بکە ئێمە هەموو شتەکانمان بە گەڵایە لە هەمان کاتدا بە دینارێکی نە بازارەوە بابێ ئێمەش هەوڵدا حکوومەت لەگەڵ خاوەن پرۆژەکان قسەکە ئێمەش بە دینار بیکڕین ئەو کاتی ئێمەش بە دینارێکی نە بازارەوە چاودێری بەستەر ئێوە هەیە کە نرخی مریشک بەرز نەکەنەوە هیچ چاودێریەک نییە لە بازاردا ئەمە نەخێر هیچ چاودێرێک نییە بەسەر ئێمەشەوە نرخی مریشک بەرز ڕێگرە لەوەی کە بۆ بوورەکان نازم چی ڕێگرە لەوەی کە ئێوە ئێستا نرخی کیلۆیەکی مریشک بە 1600 و بە 700 دەدەنە
جملە فرۆشواتە بەڵام ئەو لە بازار بە دوو ئەوەندە دەیفرۆشێ کی ئەم نرخە 1700 بۆیەوە دیارریەکە لە کاتێکا تۆ دەڵێ من گازم گران بووە غاز گران بووە علف گران بووە ڤاکسین گران بووە چۆنە کە تۆی کێڵگەی پەلەوەریش گرانت نەکردووە چاودێریت لەسەر یاخود چییە کە گرانی ناکەیت و خۆمە ئێستا کیلۆکە ڕەنگە بۆ تۆ زیاتر کاکە ئەزانی چۆن ئەمە بەدەست ئێمە نییە مریشک ئەگە فەردێ ئارد و تەنەکەی ڕۆن و فەردێ برنج بێ ئەتوانی بیکێ مەغزنەوە هەڵیگری برای ئازیزم ئەم ملیشکا گەوەختی هات زۆر بتوانانی ڕایگری 6 ڕۆژ 65 ڕۆژ ئەو کات بە 1000 دینار بێ و بە 4000 بێ و بە 2000 دینار بێ بە 1500 دینار بێ بەدەست خۆن نێ مەجبوری بیکەیتە بازارەوە لەبەرەوەی ئەو مریشکە زیاتر بێتەوە علەفەی خوا خەسارێکە نایکا بە گۆژ مەصرفی سوتەمەنی زیاد دەبێ ئەمانەش هۆکارن لەبەر ئەوەیە کاکەجیە دوای 6 ڕۆژ بۆ ئەو مریشکە چی لێ دێت ساغ نابێتەوە لەبەرەوەی تۆ ئەگە گەیشتە 6 ڕۆژ ئەچێتە وردە گەورابێ بۆ پشت 4 کیلۆیەوە هاوڵاتیان هەرێمی کوردستانیش لەوانەیە نەتوانن مریشکی 4 کیلۆیی خۆیان حەزیان لە مریشکی 4 کیلۆی نەبێت ئەو کاتیش تێچوو زۆرتر بێ ئەو کاتیش زەرد و زیانەگەبێ بۆ خاوەن پڕۆژەکان تا ئێستا ئێوە هیچ یادداشتێکتان نووسیەوە کە ئاڕاستەی وەزیری کشت و کاڵی بکەن ئەندام پەرلەمانی بکەن چوزانم داوا لە حکوومەت بکەن بۆی ئێمە وەزیری کشت و کاڵ ئاگای لەم کێشە و گرفتانە هەیە ئێمە زۆرجا قسەمان لەگەڵ کردووە بەڵام لە ڕاستیدا با پیا و بێویژدان نەبێ ئەویش جم و جۆڵی زۆرە زۆر هەوڵەدا بەڵام ئەو ئێستا کتابی کردووە کە مریشکی بەستوو نەیە وەنیە باشە ئێستا من و جەناب دەچینە مارکێتەکانی هەولێر و سلەیمانی دووک پڕە لە مریشکی بەستوو واتە ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی دارایی وەزارەتی بازرگەکان بازرگانی پلاندانان بە تایبەتی گومرگەکان پشگیری وەزیری کشت و کاڵ بکەن ئەگەر پشگیری نەکەن سوودی نێ خۆ وەزیری کشت و کاڵ پۆلیسی گومرگ نییە لەسەر مەرزەکان ڕاوەسێ بڵێ کاکە بە ئەوە نەیە وەنیە زۆر باشە کەواتە ئێستەوە گرفتەکەیەوە هۆکارەکەی بەرزبوونەوەی نرخی دۆلارە بە زۆری چکۆشتەکانی بەسترەوەی گرانتر کردووە زیانێک هەیە کە ئێوە تەخمینتان بۆ کردبێت چەندە لە ماوەی ئەم چەند ڕۆژێک کە نرخی دۆلار بەرز بووەتەوە وڵای ئەمە حسابمان بۆ نەکردووە بەڵام جەنابەت ئەزانی لە سەرەتای مانگی سی 2020ەوە بەهۆی داخستنی هەموو بازاری هەرێمی کوردستانەوە مریشکێکی زۆر لە ناو هۆڵەکاندا مایەوە تووشی زەرد و زیانێک لە دوایان لە مانگی 4 و 5 نەخۆشێک هەڵیدا بە ناوی ئایبی و نیوکاسڵ و گەمبۆرۆ ئەوی 160 ئەتوانم بڵم بۆ 165 پرۆژەکانی هەموو هەرێمی کوردستانی لە ناوبەر ئێمە ئەو کاتی بە وردەکاری زۆر بەکەمەوە حسابمان کردبوو ئەگەر بێت و 3000 هۆڵ لە هەرێمی کوردستاندا فرۆشرا بێ هەر هۆڵێک 15 ملیۆنی زەرد بەرکەوت پێ ئەبێتە 45 ملیارد دینار باشە کاکە بەڵام ئێمە لە هەمان کاتدا لە ڕاگەیانەکاندا وتمان ئێمە 25 ملیارد دینار زەرد بەر خاوەن پرۆژەکان کەوتەوە بە دڵنیاییەوە پێت دەڵێم ئەمەش زەرەدێکی زۆر کوشندەیە بۆ بیر و بۆچوونی خۆم لەوانەیە لەوەتی ئەم گەڵا بەرز بۆتەوە لە مقابلی دیناردا لەوانەیە زیاتر لە ملیارێک دینار زەرد بەر خاوەن پرۆژەکانی هەرێمی کوردستان کەوت پێت یەکێکی دیکە لە گرفتەکانیەوە هێنانی مریشکی بەستووە ئێستاش دێت لە چه وڵاتێکەوە دێت لە کاتێکاوە کاماژەت پێکرد ئێمە خۆمان پێویستمان بە مریشکی خارجی نیە بەڵکو توانین ئینتانجیشیکەین بۆ پارێزیەکانی خوار و عێراق برای عزیزم بەڕێی من مریشکی بەستوو ڕاناگیرێ لەوانەیە نەختێ من لە زۆر شوێنی تریژ وت بێتم لەوانەیە نەختێ بەرپرسی مافیای لە پشت بێ لە مەرزی برایم خەلیلەوە مریشک دێ بە ڕازیلیە نازام ئۆکرانیە تورکیە بەناوی تورکیەوە دێتە هەرێمی کوردستانەوە بەڕاستی ئەمانە لەوانەیە بڵم 5-6 مافیا سوودی لێ ئەبینی هیچی تر ئەنجینە ئەو مریشکە جەناب دەزانین لە چەندین بەرنامەی کەناڵی تریشەوە دکتۆری ڤەیتەرنەری قسەی لەسەر کردووە ئەم مریشکە ئەگەر ئەمێنێتەوە ئەبێ بکرێتە ژێر بەحرەوە ماسی بیخوا نەک هاوڵاتیانی هەرێمی کوردستان بیخۆن لەبەرەوەی تەندروز نییە تۆ ئێستا من و جەنابەت مریشکێکی بۆ نمونە تورکیەڵێن ئەیکەینە ناو سەلاجەوە بابی بەستێ مریشکێکی خۆشمان ئەیهێنین فرێژ ئەیکەینە ناو سەلاجەوە بابی بەستێ هەرچیان لەبەر هەتاو دانین تورکیەکان خاو نابێتەوە ئەوەی خۆمان زۆر بە جوانی بە ئاسانی خاوە بێتەوە ئەزانی لەبەرچی لەبەروەی موادێک هەیە چیمیایی نازام ناوە عیلمیەکە چیە موادێکی چیمیایی لێ ئەدرێ بۆی بەرگری لەو سەواڵی بکار نەتێتەوە ئەمەش هەر خۆی زەرد و زیانە خەلەلێکە بۆ نەخۆشی بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان باشە کە ناتوان ڕێگری لێ بکەن بە گومرگی زیاتری بخرێتە سەر خۆمە بەدەستی کاربەدەستانی هەرێمی کوردستانە برای عزیزم من لەوانەیە ئەوەی کە لەم مریشکە بەستۆ گلابێ لەوانەیە زۆر لە پشت ئەوەشەوە بێ لەوانەیە 20 شاحینەی بەسەرێکدا بێنە 2 شاحینەی گومرکە هەژدەکەی تر هەر گومرگیش نەکات لەسەر وەزیری کشت و کاڵەوە بێکە پێوەستە برای بەڕێزم ئەگەر دەسەڵات نەبێت لە پشت بەڕێز وەزیری کشت و کاڵەوە خۆ ئەو مەمنوعی کردو بە کتاب بۆ دێ
بۆ ڕێگری لێ ناکرێت. لە سنووری برایم خەری لەودەیە لە سنووری باشماخ و پەروەست. وڵایی من زانیاری ئەوە من نییەگە بڵم هەتا ئێستا نەمبیستۆ لە سنووری باشماخەوە بێ بەڵام لە سنووری برایم خەلیلەوە بەلێ شاودێ چکە مریشکی ئێرانیش لە بازاڕا هەیە نەمبینیوە من ئەگە بیبینم لێرە بەحسی یەکەم. کاک نازم بەدەر لە بەرزبوونەوەی نرخی دۆلار کە گرفتی بۆیەوە دروست کرد بێ ئایا هیچ گرفتێکی دیکەتان هەیە وەکو نەبوونی ڤاکسین ئەوەی کە نەخۆشی بیانی پەلەوەریەکان بڵاو بێتەوە ئێوە نەتوان چارەسەریان بکەن. ئێستا بۆ مەسەلەی ڤاکسین ئێمە لەناو خاوەن پرۆژەکان پێڵین لوقاعات ئەم لوقاعاتە دەوری مانگێک بوو ڤایرۆسەکە کەم بوو بۆەوە لە هەرێمی کوردستان بەڵام دەوری 20 ڕۆژە لە منتیقەی شارە زوور و سیتەک و چەمچەماڵ ئەوە هەڵی داوەتەوە بەڕاستی نەخۆشیێکی کوشندەیە ئەم ڤاکسێنەش لە ڕاستیدا نابێ بە پێی قانون ئەمە نابێ هیچ کەسێکی بازرگان دکتۆرێکی بازرگان کەسێکی بێنێتە هەرێمی کوردستانەوە جگەل لە حکومەتی هەرێمی کوردستان لەبەروێ ئەمە ئەمنی قەومی پێڵێن شتێکی خەتەرە ئەبێ حکومەتی هەرێمی کوردستان بێنێ لە ڕێگای ڤەیتەرنەریەکان و تەوزیعیکە ئێمەش ئەو کاتە بە پارە ناڵین بە بەلاش بەڵام شتێکی تەندروست بگاتە دەستی ئێمە بە پارە ئامادەین لە حکومەتی هەرێمی کوردستان بکردن ئەو کاتی حکومەتی هەرێمی کوردستانیش سوودێکی باشی لێ ئەبینێ ئێستا بۆ نمونە لە ناو بازاڕی هەرێمی کوردستان باوەڕەتە بە بیزنەوە ڤاکسێن هەیە سینی هەیە نازام ئێرانی هەیە تورکی هەیە بولغاری هەیە هۆڵندی هەیە فەڕەنسی هەیە ئەنوانە چ کێشەیەک بۆیەوە دروستەکات ئەزانی بەڕێی من تەواو نیێز من ناتوانم بڵم هەموو ڤاکسێنەکان لە 100% بەس ئەتوانم بڵم لە 150 ئەو ڤاکسێنانی دێتە هەرێمی کوردستان و هیچ سوودێکی نییە بۆ خاوەن پرۆژە بۆ نمونە تۆ ئەمڕۆ مریشکەکەت یان جووچکەکەت ڤاکسێنی نیوکاسڵەکەیت بۆی مەناعی لەشی بەقوت بەرگری بەقوتکە باشە تەماشاکەی پاش یەک هەفتە عینان نەخۆشی دێتە ناو هۆڵی پەلەوەرەکەتەوە معنای وایە ئەم ڤاکسێنە تەواو نیە لەوانەیە سەوڵی لێ بڕابێ لەوانەیە لە ناو تیارەدا نازام چی لێ هات بێت لەوانەیە لەگەڵ شەریکی قسە کرابێ ئەو ڕێژەی تێ نەکرێ ئیتر ئەمە بازرگانە ئێمە لە هەرێمی کوردستاندا بەداخەوە ئایڵێم زۆر کەس و زۆر بازرگانی زۆر باشمان هەیە بە ویژدان ڕێک و پێک هەوڵ نادەشت لەسەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان زیادکەن یان بە کوالێتێکی خراپ بێنە ناو هەرێمی کوردستانەوە بەڵام بەداخەوە لە هەمان کاتیشدا زۆر بازرگانی چاوچنۆکیشمان هەیە لە پێناو $2 2 دینار زیاتر ئامادەن بەس بۆ جیلفانی خۆیان بێ هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان لەناوبەر. کاک نەزم مۆزوعی کڕینی علەف و گاز و غاز و هەموو ئەمانە ئایا لەکوێ دەیانکردنەمان لە ناو هەرێمی کوردستانە دەیانکردن و کێ چاودێری ئەمانە دەکا بۆەوەی کە لەم کاتیا کە نرخی دۆلار بەرز بووەتەوە چکە ئەوەی کە بە دۆلار دەکڕێت و بە دۆلاریش دەیفرۆشێتەوە نابێ نرخی بگۆڵێتەوە. کاکە گیان علەفەکان ئێمە لە سنووری پارێزگای سلێمانی ئەیکڕین گاز و غازیش هەر لە سنووری پارێزگای سلێمانی ومان دابی نەکرێ بەڵام بە حکمی ئەوەی پرۆژەکان لە دەرەوەی شارن بڵێن لترێک گاز ئەگەر لە ناو شار جەنابەت بیکڕی بە 500 دینار بێ لەوانەیە بۆ من بە 650 دینار بگاتە پرۆژەکەم یان بتڵێ غازەگە بە 8,000 دینار بێ لەوانەیە بە 9,000 دینار بۆ بگاتە پرۆژەکەم. هۆکاری چیەکە لە بازار بۆ نرخەکەمەوە بۆ ئێوە ئاوا نرخەکەی بەرزە؟ والله اینجا هۆکارەکە بێ لە حکومەتی هەرێمی کوردستان پرسن هۆکارەکە چی ینی سەبەبی هەموو کێشە و نەهامەتیەکان لە هەرێمی کوردستان بە تایبەتی لەم کەرتەی ئێمەدا حکومەتی هەرێمی کوردستانە. ئێوە لە کاتی هەبوونی ئەم هەموو کێشە و گرفتانەیە کە بەڕێز داماژت پێکرد و لە ئێستادا هەتانە ینی هیچ داوایەکتان بەرز کردوێتەوە داوای هاوکاریتان لە هیچ کەس کردووە کە یارمەتیتان بدات؟ ئێمە لەم کەناڵە جوانەیەوە لە چەندین کەناڵی تریشەوە خۆ جەناب دەزانی ئیعلام دەسەڵاتی چوارەمە هەموو کەس گوێی لێبێ ئەی بۆ نایەنە پێشەوە بەڵێ لە زۆربەی ئیعلامەکاندا حکومەتمان ئاگادار کردوێتەوە بەڕێ وەزیری کشتتوکاڵمان ئاگادار کردوێتەوە بێ ئەوان بۆ خۆیان بێنە پێشەوە ئەوان بۆ خۆیان بێن لێپرسینەوە لێ پیشینەوە بکەن بە ئێمە وەک خاوەن پرۆژە ناکرێ من کە لە بچە بخەمە دەستی مەعمەل علەفێکەوە یان دەرمان فرۆشەکەیان دکتۆرێکەوە لیژنەکانی قایم قامیەت جوزام چاودێری لیژنەی قایم قام مامانە کە دەبێت چاودێری بەسەر و شوێنانەیە بکەن شوێنێک کە بە دۆلار دەیکڕێت بە دۆلار دەیفرۆشێ نابێ نرخی بگۆڕێت. زانی چۆنە برای بەڕێزم لیژنەی قایم قامی سلەیمانی زۆر چالاکن من بۆ خۆم قسەیان لەگەڵەکەم بەردەوام بۆ مەسەلەی خراپبوونی علەف و ئەو شتانە هەفتەی جارێک ئەچن سەردانیانەکەن بۆی نێڵم وادی خراپ یان شتێکی خراپ تێکەنە هەرزانتر پێ لەسەر خۆیان بیدەن بە خاوەن پرۆژەکان بۆ مەسەلەی پرۆژەکانی سنووری پارێزگای سلێمانیش لیژنەی قایم قامی سلێمانی زۆر چالاکن هەوڵەدەن دوولایەنە نرخڕاگرن بەڵام بەڕێی من ئەمە
بە قایمقامی سلەیمانی ناکرێت بە لیژنی قایمقامی سلەیمانی ناکرێت ئەمە بێت لەسەرەوە ئەم بڕیارە بدرێت بە وەزیر نەکرێت بە قایمقام نەکرێت بە قایمقام ناکرێت ئەمە بڕیاری وەزیرە ئەبێ وەزیریش ئیتفاقێک لەگەڵ بەڕێز حکوومەتی هەرێمی کوردستان دابکە بڵەوە ئەمە کێشە و گرفتەکان تۆ پشگیریم کە من لەولاوە مریشکی بەست و مەمنوعەکەم خێرە ئەم هەموو هەیە لە بازاردا. بەڵێ زۆر سپاس بە بەڕێز نازم عەبدوڵڵا خاوەنی کێڵگەی پەلەوەری زۆر سپاس بۆ ئامادەبوونت مادومان کردی بە هیوای ئەوەی کە سەرجەم کێشە و گرفتەکانیشتان چارەسەر بێت ئینشاءڵڵا. زۆر سپاس بۆ ئێوە بۆ بینەرانی عەزیز. ئەزان و خۆشەویستان تەوری سێمی بەرنامەکەمان دەچینە قەڵات زێ لەسەر گرفتی کارگەکانی چەولم یاخۆت کارگەکانی بلۆک لە قەڵات زێ قسە و گفتوگۆ دەکەین کە دیارە لە چەند ڕۆژی ڕابردوودا خۆپشاندان و ناڕزایەتیەکیان ساز کرد بابزین ئەوان گرفتەکانیان چییە میوانێکمان دەبێت بەڕێز مستەفا عەزیز نوێنەری خاوەن کارگەکانی بلۆگ لە قەڵات زێ کار مستەفا زۆر سپاس بەوە دەرفەتە ناڕزایەتەکانی چەند ڕۆژی ڕابردووتان دەری خستکەوەش دیارە هەندێک گرفتان هەیە بابێنە سەرۆی بزانین گرفتەکانتان چین. وڵی بەڕێزم ئەم کاتی ئێوەش باش بەڕێزم ئێمەش گرفتەکانمان وەکو چیمەنتۆیە وەکو کارەبایە یعنی گرفتمان گەلێ زۆرە حکوومەتی هەرێمی کوردستان هیچ ئینتیمان بە کەرتی تایبەت نادا ئێمە یعنی کارەبامان نییە ئێستا لە سەعات حوتەوە لەمان دەکوژێنێتەوە تا 12 لە 12 دێتەوە بۆ چوار لەمان دەکوژێنێتەوە هیچ ئینتیمامێک بە کەرتی تایبەت و مەحمەل بلۆکان نادا ئێمە هەر مەحمەلێک 15-20 کرێکاری ئیش دەکات بە هەموو نوعێکەوە. زۆر باشە ناڕزایەتەکانی چەند ڕۆژی ڕابردووتان چی بوو داواکاریەکانتان و وەڵامتان وەرگرت؟ نەوەڵا کەس بە لە کۆرە یعنی کارەبامان باشتر بوو ئێستا کارەبامان لەو ڕۆژەیەوە هەر کارەباشیان زیاتر دەسەر بڕیوین یان نازانین مشکلێتی ئەمە کولی مانگێکی یەکەی کارەبامان 130 لەگەڵ ئیماڵان 15 دینارە ئیمە 130 دینارە زەربی 100 دەکرێت کێشە و گرفتمان گەلێ زۆرە ئینتیمام هیچ ئینتیمامێک بە کەرتی تایبەت نادا یعنی ئەمە کارگەی بلۆکی وەک ئێمە ڕۆژانە مەسروفاتیش زۆرمانەیە یعنی گازە ڕۆنە هەموو شتێک لەسەرمان گرام بۆ دۆلار و دینارە کولی مەحمەلێک 15-20 میلیۆن دینار بۆ 30 میلیۆن دیناری زەربەیە کەوتووە. زۆر باشە کڕین و فرۆشتن و بەتایبەتی لەم کاتەشا کە نرخی دۆلار بەرز بووەتەوە هیچ لە گرفتەکانی ئەوە زیاتر بوون بەم شێوازەی کە نرخی دۆلار بەرز بوویەوە. وەرە گرفتمان بازار نەماوە یەک شت کابرا بلۆک بە هەرزانی پێ خەڵکێک فەقیرەکە زەرمەند دەبێ وەکو ئێمە بلۆکمان شتێک بەرز کردێتەوە بەس هیچ ئینتیما یعنی لەگەڵ پێش و لەگە مانجێک لەمەوە پێش فەرقێکی زۆری کردووە یعنی بازار سست بووە خەڵکیش یعنی بڵێم چی وەڵی هەر کیلۆگرفتمان گەلێک زۆرە بە قوربان. زۆر باشە لە ئێستادا کە دیارە قێرانی دارایی هەموو هەرێمی کوردستانی گرتووەتەوە هیچ لە بازاڕی ئێوە گۆڕانکاری بەسەردا هاتووە بە تایبەتی کاک مستەفا ئەم چەند مانگی ڕابردوو کە تێپەڕی بە شێوازێک زیاتر لە کاتەکانی ڕابردوو بازار داڕوخانی زۆری بەخۆوە بینیوە لەو ڕۆوە کە دروستکردن یا بنیاننان بە شێوازێکی زۆر وەستاوە ئەمە هیچ کاریگەریکی لەسەر بازاڕیەوە دروست کرد؟ بەڵێ دروستی کردووە خەڵک یعنی باوکە پارەی ناداتەوە یعنی دیدی قەرزت بۆ نانێتەوە باوەڕکە لە 2015ەوە چەکی بانکم هەیە ڕەسیدی نییە یعنی پارەم لە بانکە چەکە نامداتێ حکومەت ئەوجا بە هەرێ من ناخ زۆر بێ خەڵک ئەو گیر و گرفتەی هەیە مەحمەلانە ئەو مەحمەل کۆنکرێتەکان ئێمە گرفتی ئەوەمان سەرێکیمانەوەیە کابرا مەعاش خۆرە داوای دەیەکەی ناداتێ تووشی کێشەی کۆمەڵایەتی دەبی لەگەڵی ینی ئیشکالێکی زۆرمان لەگەڵ ئەو خەڵکە پەیدا بووە ئەرە وەڵا لەگەڵ ئەوە ینی فەرقێکی زۆری هەیە لەگەڵ 2015 و 14 و پێش شەڕی داعش. زۆر باشە بەهۆیەوەی کە وەڵامیان نەداونەتەوە ئێوە هیچ هەڵوێستێکی دیکەتان دەبێت و ئایا ناڕزایەتەکانتان تەنها بەرۆکی بوون بوونە بەڕێبەرایەتی ناحیە و بە قایمقامیەت و بەرپرسانی ئیداری ناوچەکەی خۆتانە یاخۆت پێوەستە بە وەزارەت و بانجومەنی وەزیرانەوە؟ ئێمە مەجبورین ئەگەر مەحمەلەکان داخین یەکەم دووهەم ئەگەر حکومەت جوابمان نەداتەوە کرێکارەکان
دەنێرینە سەر قەبان سەر جادا مەجبوری خەڵکەکە دێتە تووشی خۆپێشاندان و ناڕزایی زیاتر بەرز دەبێتەوە کولی مەعمەرێک 15-20 کیلۆکارە تۆ حیساب کە سارت بارت لا بارەکە تڕێلەیە گەڵابەیە خەڵکیی زۆر ئیسفادە لەو یعنی بازارەکە دەکا ئەگەر نەمێنێ ئەوە هیچ مشکلەکە زیاتر دروست دەبێت لەو بینێت. زۆر باشە کاک مستەفا هەڵوێستی دیکەتان چی دەبێت؟ ئایا بۆ نمونە داخستنی کارگەکان خۆتان زەرری لێ دەکەن؟ خۆ ئێستا بە شێوازێکی دیکە پرۆژەکان زۆرینیان وەستاون تا و کاتێ بڵێ هاوڵاتیان فشار بکەن لە پێناوە ئەوەی کە کارەکان بکرێنەوە حکوومەتیش داواکارەکانی ئەوە جێبەجێ بکە بە داخستنی کارگەکان هەر خۆتان ڕەنگە زیاتر زەرمەند بن. زەرمەند دەبین ئێمە زەرمە زیاتر دەبی هەتا هیچکەی زەرمەند دەبی چکن ئێمە چیمەتۆ تەنی چیمەتۆی لە بازیان بۆ ئێرە دەگاتە ئێرە 70 دلارە لە سنووری ئێران لە ورمێ ڕادەگاتە ئێرە بە 40 دلار لێ ڕێگە نادەن لە مەرزەکانەوە بێ داخل بێ یعنی عملەمان دینارە ئەو بە دۆلار پێ دەفرۆشی ئێمە زەرمەندین یعنی زەرمەندێکی زۆرین لەو بینەدا ئێمە ئێوە چەندێک چیمەنتۆ بۆ نمونە بە چەند دەیکڕن لەوێ بە چۆن دەیفرۆشنەوە بە حکوومەتی هەرێم نەمەحاژ دەدا ئەگەر لێگەڕەکەرتی تایبەت ئیسفادەیە بکە هەم کرێکار هەم خەڵکیی زۆر لە بەو ئیشەوە خەریک بوو. کاک مستەفا ئێوە ئێستا تەنێک چیمەنتۆ بە چەند دەدرێتە ئێوە؟ بە 71 دلار بۆمان دەگاتە مەعمەل دۆلارەکە بکە دینار ئەوە بلۆک بە دینار دەفرۆشین زەرمەندێکی زۆرمان پێکەوتووە یعنی ئێستا هەر مەعمەلێک 5 دەفتەر 6 دەفتەر حیساب کە دەفتەری 2 ملیۆنی هاتۆتە سەر یعنی حیساب یعنی مەجبوری خۆت و عملت دەڕوات و من کەرزداری یەک شخصم توجارەکەیە ئەمن مەعمەلەکەم یعنی بۆ نمونە 40,000 بلۆکە ئەو 40,000 بلۆکە دەکەن چل کەس دەبێتە قەرز لە قەرزەکە مەحمیلی خۆتەیە داوای لێ ناگەی بۆی بازارەکەت ڕانەوەستێ. زۆر باشام یەکتەنە چیمەنتۆ لەو لاتۆ لمیشی بۆ دەکڕی ئاخۆت ئەمە چەند بلۆک بەرهەم دێنێەوە چەند نەمایەکەی خۆی ئەگرێتەوە. ئەمە 25,000 بلۆک دەکەین یعنی بەبێ منەتی لەو مانگەدا ئەمە ئێکی 15-20 ملیۆن ما زەرەرە هیچ مەجای تێدانە بڵێ زەرەدن نەکردووە زەرەدەکەت ئەوەیە دۆلار هەستاوە دینارت دینار بە دینار دەیفرۆشی دینارەکە دەبێتە قەرز بۆ وەرناگیرێتەوە مەجبوری توجارەکە هەڵت دەپێچێ پارەت دەست ناکرێتەوە ئیفلاس دێنە ئەو پەڕی دوو مانگمانجێ ئەوە دەکەی زۆر عامل دەکەی لەگەڵ وەعزەکە. مستەفا ئەگەر ئێستا موچە دابەش بکرێت دەچیتە بازار سیرەکەی جموجوڵێکی تێکەوتووە بازارکردن و فرۆشتنی پێداویستی ڕۆژانەکان جموجوڵێکی تێکەوتووە ئایا بە دابشکردنی مەعاشێک لای ئێوەشی جموجوڵێک لە بازارتان دروستەکە یا هاوڵاتیەک بڕیارەدا گەڵابەیەک بلۆک بکرێت و دەستگا بە خانووکردنەوە یاخود خۆناق لەگەڵ دابشکردنی موچەی ئاویش کردنی پێداویستەکانی خۆی ئامادە بکە بۆ کردنەوەی خانووەکەی؟ بەڵێ بەڵە فەرق دەکە بەس ئێستا حالێ نەو کاتەدا ئێستا ئەنی هیچ دەورێکی نییە گەر تەسبیت نەبێتەوە ماگانە دەکاتی خۆیدا مەعاش نەدرێ مەعاش بدرێ دەورێکی زۆری سەرەکیە تۆ حیساب کە 2013 و 2013 بازار زۆر باش بوو بەڕێزم ئێسفادەکە ئەو کاتە خەڵک یعنی کاتەکە دیار بوو کابرا قەرزی نەدەکرد ئێستا قەرزی دەکەی دەیدەی تووشی بەزم شەڕ دەبی دەگەڵی نایدەی بازارت نییە نازانی چ بکەی ئێمە هانا مەجبورین مەعمەلەکان دابخین هیچ ئەوەمان نەماوە مەجای ئەومان نەماوە کاتێکی زۆر ئیفلاس دێنین یعنی هیچ گۆڕاکە ئێستا کارەبا بۆ نمونە ئێستا کارەبا حکوومەتی یاریێمی کوردستان کارەبامان دەداتێ یعنی مانجی 2 ملیۆن 3 ملیۆن دیارمان لێ دەستێنێ واللهی کارەبامان نادات ئێستا هەموو ڕۆژێ بەیانیان دەیکوژێنێتەوە دەڵی تراولایتە ئەو مۆلی کولی ڕۆژێ تۆ 250-300 لتر گازت دەوێت لتری گازی بەرز بۆتەوە گاز بەرز بۆتەوە ڕۆن بەرز بۆتەوە
یعنی ئاشیای مەکین هەموو بە دۆلارە چی بکەین ئەمە لەوە زیێر لازم زۆر باشایان گرفتانە تەنها هی ئێوە لە سنووری قەڵاتزیە و ڕانیە یاخۆت گرفتی ناوچەکانی دیکەرێمی کوردستانیش لە سەراوی زێ بچووک یاخۆت لە گەرمیان و ئەمانەکە کارگەی هەمووی فەرقی نییە لێرە هەتا کەلار هەتا زاخۆ هەمووی بە کۆنکرێت و بە محمەد و بە یعنی هەموویە گرفتەکانی ئێوە پێوەستە بەکام لە وەزارەتەکانەوە ئارەوەڵا گرفتەکە هەمووی گرتوتەوە کەرتی تایبەت هەر هەمووی وێران بوو حکوومەت هیچ ئینتیمامە بە کەرتی تایبەت نادا گرفتەکانتان پێوەستن بەکام لە وەزارەتەکانەوە گیان گرفتەکانی ئێوە پەیوەستن بەکام لە وەزارەتەکانەوە وڵی ئێمە ساڵانە زەریبە دەدەنەوەیە زەریبە شارەوانی بیمەی کرێکار یعنی کرێکار لێرە باوەڕکە لەو مەعمەلانە کرێکار مردووە ئەمری خۆی کردووە 1,000 دیاری تەپیان بۆ سەرف نەکردووە یعنی هیچ ئینتیمان بگرێت دەچی بە دوی دەکەی دەڵە وەڵی تو هەلی کارمانجی کرێکاری 35,000 لێ جێڕێتەوە لە خاوەند کارگەکە گرفتەکان زۆر باشەکان مستەفا دوجار هەڵوێستی کۆچایی ئێوە کەی دەبێ و ئایا هەموو خاوەنکارگەکان کۆدەنگن وەکو نوێنەری خاوەنکارگەکان تەنەکتەنها لە ڕانی و قەڵازێ لە سنوورەکانی تر دوجار ئەمانەش ئەگەر بێنە سەرخەت فشارێک دروستەکەن یاخود هەڵوێستان چی دەبێت؟ وڵی براکە بێمە کۆنتاکتامان لەگەڵ بەس حوزی بتوێن و پشدەرە کۆنتاکتامان لەگە کەلار و کفری نییە نازانین دەوێت ئەوان چ دەکەن بەرنمەیان چی ئێمە بە ئیساب یەکشەمەی داهاتوو لەگە وەزیر دانیشتمانەیە جا نازانین چمان پێ دەڵێ ئەگەم ئەوە ئێمە مەجبورین داخین و کرێکارەکان با بڕۆنەوە ماڵەوە هیچمان پێ ناکات وەزیری پیشسازی و بازرگانیە زۆر باشە زۆر سپاس کاک مستەفا سپاس دەکەین لەوەی کە وەکو نوێنەری خاوەنکاریەکانی بلۆگ لە سنووری قەڵاتزیە لەگەڵمانەوەی سپاس دەکەین. بەڵازان و خۆشەویستان بڕگە و بابەتەکانی پەیامی ڕۆژ بەم شێوازە کۆتایی پێهات سپاسان دەکەین لەوەی کە بینەرمام و سپاس بۆ هاوکارانم لە پشتی کامێرە و کۆنتترۆل تا ڕۆژێکی نوێ بابەتێکی نوێ لەگەڵ هاوکارانم پێتان دەگەینەوە بەخوای گەڕۆ مێرەبانتان ئەسپێری ماڵتان ناوە خواتان لەگەڵ.